خوێندنەوەی کتێب بەدەنگی ئومێد عەلی و تۆمارکردنی دلێر سەلیم. کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی. بەشی یەکەم. کتێبی ڕشتەی مرواری سەرەتا بەم جۆرە دەست پێ دەکات و پێشەکیەکەی هەر بە قەڵەمی مامۆستا عەلاءالدین سەجادی نووسراوە. دەڵێت گیتی ئەدەب گیتیەکی فراوانە. نامەوێت لەمەوە بدوێم کە ئەگەر یەکێک ویستی بە پوختی لێی تێبگا تەماشای کتێبی مێژووی ئەدەبی کوردی عەلاءالدین سەجادی بکە. بەڵام ئەوە دەڵێم کە قەومی کورد ناموسی تەبێعی هەزاران ساڵە هێشتوویەتیەوە. هۆی ئەممانەوەیە گەلێ شت بووە. یەکێک لەوانە تەریکی و گۆشەگیری بووە لە عالمی بێگانە. ئەم سوچەی زمانەکەی بۆ هێشتوتەوە. ناتوانی قەومێک ناو بنێ بە قەوم تا زمانی نەبێ. بۆیە بە ئینگلیز و یا جەرمەن و یا عەرەب ئەوترێ ئینگلیز جەرمەن عەرەب چونکە زمانیان هەیە. کە زمان نەبوو قەومیەت نییە. کوردیش تا ئێستا بۆیە ماوەتەوە چونکە زمانی هەبووە. ئەگەر زمانەکەی نەبێ مەفهومی کورد لە فەرهەنگا نامێنێ. لە سەرەتای ئەم سەدەی بیستەمەوە وردە وردە خوێندەواری لە ناو ڕەمەکی کووردا پەرەیسەندووە و ئەستێنێ. ئینکار ناکرێ خوێندەواری چرای ژیانە. بەڵام لەلایەکی ترەوە من هەست بە زیانێکی گەورە ئەکەم. لەمڕۆوە هەست بەوە ئەکەم چونکە خوێندەواریەکە بە زمانی کوردی نییە ڕەنگە هەتا سەدەی بیستەم بەسەر ئەچێ قەومی کوردیش نەمێنێ. بۆیە ئەڵێم نەمێنێ چونکە مناڵەکە لە قوتابخانەی غەیری کوردی لە باتی وشەیەکی کوردی فێری وشەیەکی غەیری کوردی ئەبێ. ئەو وشەیە دێنێتەوە ماڵەوە و قسەی پێ ئەکا. برا بچکۆڵەکە و خوشکە نەشمیلەکەی لێوە فێر ئەبن. باوکی مناڵەش ئەڵێ کۆرپەڵەکەم فێری زمانی نان پەیداکردن بووە. ئەویش وەری ئەگرێ. دایکەشی ئەڵێ لە دەورت گەڕێم چەند قسەکانت جوانە. ئەویش فێری ئەبێ. بەرەبەرە زمانی قوتابخانەی غەیری کوردی مناڵەکە شوێن هەوارێکی خۆش بۆ خۆی لە ماڵی باوکی مناڵەدا دروست ئەکا و زمانی مادەرزادەی کوردیەکە لە ژێریا دەست ئەکا بە نقانق. کە پشتێک بەم جۆرە ڕۆیشت پشتی دووهەم و سێهەم ئەڵێن با و باپیری ئێمە بە ڕەحمەت بن بە زمانێک قسەیان ئەکرد کە پێیان ئەوت زمانی کوردی. ئەوانەی کە هەست بە قەومیەتی کوردی ئەکەن و هەست بەوە ئەکەن کە بڤەیەکی گەورە ئابلۆقەی زمانەکەیانی داوە ئەگەر تەنها ئەم قسەیە بخوێننەوە ئەکەونە سەر ئەو باوەڕە کە زیندووکردنەوە و بوژاننەوەی زمانی کوردی لەسەر قاقەز چەکارێکی گەورە ئەکاتە سەرمانەوەی قەومیەتی نەتەوەی کورد. هیچ ئامانجێکم نییە تەنیا پاراستنی زمانی کوردی نەبێ. ئەویش بۆ پاراستنی قەومیەتی کورد لەو تەنگ و چەڵەمانە کە گەماڕووی داون. دنیای ئەمڕۆ وەکو دنیای دوێنێ نییە. گۆڕانی ئەمڕۆ وەکو گۆڕانی پێرێ نییە. قەومی کورد ئەبێ کۆشش بکە بەبێ جیاوازی بۆ پاراستنی قەومیەتی خۆی. ئەم کۆششە بە خزمەتکردنی زمانەکەی ئەبێ. زمانی خۆت بپارێزە و بە زمانی خۆت بخوێنەرەوە ئیتر خەمی هیچت نەبێ. هیتلەر کە یاداشتەکەی کیفاحی داناوتی ئەم نووسینەم بە زمانێکە گەورەتر عالمێکی ڕایەخ چۆنی لێ تێئەگا شوانێکی سەرکێویش هەر بەو جۆرە لێی تێئەگا بە زمانێکە کە زمانی ئەڵمانیە. منیش هەر ئەوەندە ئەڵێم ئینجا با بچێنە سەربارێکی تر بۆ من و ئەم کتێبە. بە بیرەوەری خۆم حەزم بە قسەی خۆش کردووە و لە بیستنی قسەیەکی خۆش وەکو هەستم بە دەنگێکی نهێنی خۆش کردبێ وابووم. لەبەر ئەوە خۆم لە خۆمەوە هەر ئەگەڕام بە شوێن ئەو قسە و سەرگوزشتە کوردیانەدا کە لە ناو کووردا باو بوون بەبێ ئەوە بە شتێکی تر بزانم گەلێکیان لە سنگ مامانەوە. دیسان هەر تێریشم نەئەخوارد. ئەمە ویست زیاتر ببێ. لە پاشا کە ئەمبینی گەلێکی تر وەکو من حەز بە قسە و سەرگوزشتەی خۆش ئەکەن و شوێنی ئەکەون بەلامەوە سیر بوو کە ئەمە بۆ چ وایە. لە پاش وردکردنەوە تەماشام کرد ئەمانە ئەو مەعانیە ڕوحیانن کە بەوشە تەعبیریان پێ لێ ئەدرێنەوە.
ئەمانە ئەو ئەدەبن کە لەگەڵ سروشتی ئادەمیزاد تێکەڵ کراون. ئەو وەختە بۆم ساغ بووەوە کە ڕاستە ئادەمیزاد بە بنەچە پابندی ئەدەبە، چونکە ئەدەب خۆراکی ڕۆحەکەیەتی. بۆم ساغ بووەوە کە گەورەی ئەدەب بناغی هەموو گەورەییەکە، با هەست بە گەورەیەکانی تریش نەکرێ. کە چوومە بنج و بناوانی کارەوە دەستم کرد بە خوێندنەوەی شتی تر، تەماشام کرد تەنها قەومی کورد نەبێ، قەومەکانی تر بە هەردوو دەستەوە چوونەتە ژێر ئەدەبیات. هەر جۆرە شتێکیان بوو بێ خێرا لاپەڕی کتێبەکانیان پێپڕ کردوێتەوە و نەیان هێشتووە ون ببێ. کە ئەمەم بینی وتم ئایا بۆچی شتی وامان نەبووە لەگەڵ ئەو هەموو قسە خۆشانەدا کە هەمانە. لەوە زیاتر هیچم بۆ نەدۆزرایەوە کە ڕەنگ بێ لە ناو ئێمەدا وتەی شوورەی عیبە نەیهێشتووە هیچ شتێک پێکەوە بنێن. دیارە هەرواش بووە، چونکە زۆرتر ئەو قسە و سەرگوزشتە خۆشانە تا ئێستا هەروە بە ڕشخەنیەکەوە گێڕاونەتەوە و لەوانە بوون هەر لەگەڵ یەکێکیانی لێ گێڕابێتەوە خێرا لێ هات بێتەوە سەر پێ و وتوێتی عیب نییە تۆ ئەم قسە ناشرینە ئەگێڕیتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەم قسەیە کە داشرین و یا پێچەوانەی ئەدەب و شەرم دائەنرێ، ئەوە جەوهەری ئەدەب و عەقڵە و ئەدەب لەوە دروست ئەبێ. ئەدەب پەردەی ژیانی کۆمەڵە کە شان بەشانی هاتووەتە خوارەوە، ژیری و زەینی پیشان ئەدا، ڕابواردن و هەڵس و کەوتیان ئەخاتە ڕوو. ئەو پارچە قسانە وەکو لە ڕواڵەتا ساویلکەن لە معنادا زۆر شت ئەگەێنن. ئاسمانی معنایان گەلێ بەرزترە لەو ئاسمانە کە تێیاندا دەرەکەون. قەومەکانی تر هەموو شتێکیان وتووە و نووسیویانەتەوە، ئیتر چاک بوو بێتن یا خراپ نەیان هێشتووە سەریان تیا بچێ. منیش لەبەر ئەمانە هاتم لەم سەرگوزشت و پەندانە بە ئەندازەی دەسەڵات و بگرە زیادتر لە دەسەڵاتیشم لێ کۆکردنەوە و حەزم کرد لەم ڕەوشەوە کتێبێکمان ببێ. ئەزانم سەرەتا لەوانەیە زۆر کەس لێ بکەوێتە تەقەوە و بڵێ قسەکان بێشەرمی و پێچەوانەی ئەدەبی دیوەخانانە، نەئەبوایە شتی وا بنووسرایە. منیش حەقیان ئەدەمێ، چونکە هەموو شتێک لە سەرەتاوە لەبەر ئەوە تازە کوورەیە بەرهەڵستی بۆ پەیدا ئەبێ. بەڵام لە پاش ماوەیەک ئیمان بەوە دێنن کە سوچێک لە ئەدەبی ونبووی کوردی زیندوو بووەتەوە و دارمێخەکی سیسی ئاو لێبڕاو گەشێنراوەتەوە. ئەمە و دیسان ئەڵێ کابرایەک نوێژی نیوەڕۆی ئەکرد و وتی نێتمە 8 ڕکات نوێژی ئەم نیوەڕۆیە ئەکەم. کە لێبووەوە مەلاپەی وت باوکم نوێژی نیوەڕۆ 4 ڕکاتە، کەی 8 ڕکاتە، نوێژەکەت بکەرەوە. ئەویش پێی وت مامۆستا من 8 ڕکاتم کردووە، خوا تێکەوێ 4 چاکی بۆ خۆی هەڵبژێریە و 4ەکەی تری بداتەوە بەسەر خۆمە. ئێستاش ئەم کتێبە هەر کەس ئەیخوێنێتەوە، ئەوەی چاکە بۆ خۆی هەڵی بژێرێ و ئەوەی خراپە بیداتەوە بەسەر خۆمە. دیسان ئەیڵێمەوە کاکی کوردی خۆشەویست، تووڕە مەبە بۆ نووسینەوەی ئەم کتێبە. میلەت وەکو باخی پادشاهانە، گوڵی چاکیشی تێدایە و هی خراپیش. لە گەورەتر کتێبی ئەدەبیاتی عالەمی عەرەبی ئەغانی ئەبوو فەرجی ئەلفەهانی و عەقد الفەریدی ئیبن عەبدوڕبەیە. ئەم کتێبانە عالەمی ئیسلامی و غەیری ئیسلامی دانیان پێ ئەنێن کە شاکتێبی ئەدەبن. ئەمە بێجگە لە المستەتەڕفی في كل فن مستەضەڕفی شەهابەدینی ئەحمەدی ئەبشەهی ئەگەر بە پوختی چاوێک بەوانەدا بخشێنی بۆ دەرئەکەوێ ئەوانەی من لەم کتێبەدا نووسی و من شوورەیەکیان نەگەیشتوەتە شوورەی هەندێ لەوانەی کە لەوانە نووسراون. ئەم قسانەی ئێرە وەکو شوێنانی تر هەریەکە دەورێک ئەگێڕنەوە، هەم ئەدەبە کە ئەدەب پەردەی ژیری تاک و کۆمەڵ ئەگێڕێتەوە، هەم بۆنێکە بۆ دەماغ کە بۆنی دەماغ لەزەتی ڕۆحیە. عەلاءەدین سەجادی 24 سێی 1952. سەرنجێک ئەبێ ئێمە ئەوە بزانین کە لە ناو کووردا مەلا دەستەیەکی دیاری و ئاشکرا بوون، بەرەی خوێندەوار و زانیار هەر ئەوان بوون لە هەموو وەختێکا و لە هەموو شوێنێکدا بە پەنجەیان بۆ ڕاکێشراون. ئەم دەستەیە لە ناو مەردما تا ئەو پەڕی بە چاوی گەورەی و ڕێز لێگیراویەوە تەماشاکراون، لە ئیشی بچووک و زلدا پرس بەوان کراوە و ئەوان بڕیویانەتەوە. تەنانەت ناوی مەلا بە جۆرێک بەرز بووەتەوە، ناوی هیچ چینێکی تر نەبووە بەرامبەری بە ناوی ئەوان بکە. لەبەر ئەمە ناوی ئەمان لەسەر زمانی گەورە و بچووک بووە، فەرمانێک کە ئەمان دابێتیان گێڕانەوەی نەبووە. جا بەم بۆنەوە هەچ کار و فەرمانێک بوو بێت دراوەتە پاڵ ئەوان و وتویانە مەلاوای وتووە یا مەلاوتی. وتنی ئەم ناوە لەسەر زمانی خەڵک هەمووی نیشانەی خۆشەویستی و گەورەی ئەوان بووە.
وەکو چۆن لە ماڵێکدا خێزان و ماڵ و مناڵی ئەو ماڵە هەر کامێکیان هەستن و هەر قسەیەک بکەن بۆ ئەوە کە ئەو ئیشە ئیتر کێشەی تێدا نەبێ هەر ئەڵێن باوکم وایوت یا باوکم وتی دیارە ئەم ڕستە نیشانە و بەڵگەیە بۆ گەورەی باوکەکە لە بەرچاوی خێزانەکەوە وتنی ناوی مەلایش لە بەرچاوی تێکڕای مردمەکەوە ئەم سەمەرەیە بووە بۆیە لە زۆر شوێنی سەرگوزەشتە و قسەی کوردیدا وشەی مەلا پاڵەوانی سەرگوزەشتەکەیە. قسەی نەستەق خەڵکی مستەفای میروەیز ڕیشسپیەکی هۆزی شاتری بوو لە عەشرەتی جاف. قسەکانی هەموو دانسقە بوون. ئەمە یەکێکە لەو قسە بە نرخانەی کە ئەڵێ قسە بیگێژە بیبێژە بیوێژە. هەمەوەن دابوویان بەسەر خێڵێکی جافدا هیچیان بۆ نەهێشت بوون. پیاوێکی خێڵەکە لە چنگیان دەرباز بوو لەسەر حەوزەکەی مزگەوتی مەلا حسێنی پیسکەندی لە سولەیمانی دەموچاوی ئەشوە. ئەم کارە ساتەش بڵاو بووبووەوە بە سولەیمانیدا. لەو کاتە مەلا حوسێن لە کابرا ئەپرسێ ها برا چی هەیە چی نییە؟ کابرای جافەش ئەڵێ برا چی ببێ؟ پیاو بوو کوژیا، ماڵ بوو بریا، دێ بوو سووتیا، ئیتر چیمە؟ من قسەی ئەم پیاوە جافەم گەلێ لە قسەی ئەو پیاوە بوخاراییە پێجوانترە کە لە 616 هیجریدا جەنگیزخانی مەغۆلی شاری بوخارای سووتاند و خەڵکەکەشی کوشت. ئەم هەڵات لە ڕێگەدا باسوخواسیان لێ پرسی وتی ئامەدەند و کانداند و سوختاند و کوشتاند و برداند. عەزیزی مەسرەف لە دیوەخانی شای ئێران ناسرەدین شادا ئەبێ شا ئەپرسێ ئاغا زووتر ئەسپی چاکت هەبوون چیان لێ هات؟ ئەویش ئەڵێ شاهم خاوەنی خۆیان سواریان بوون و ڕۆیشتن. شا ئەم وەڵامەی پێخۆش ئەبێ. جارێک مەولەوی لە شاری سنا لە کۆڕێکا دائەنیشێ. لێ ئەپرسن ئەڵێن تۆ هەر ئەڵەی هۆزەکەم خۆشیان ئەوێم بە گەورەم دائەنێن بە چییە پیشانی ئەدەی کە ڕاستەکەی؟ ئەویش ئەڵێ خۆ ئەگەر هیچ نەگێڕمەوە ئەوە بۆ من بەسە کە هەورامیەک بارێکی ئێجگار گران لە کەرەکەی ئەنێ و ئەوێ بەسەر کێوی ئارێزدا سەری خاو کەرەمان ئەکا و ناڕوا پێ ئەڵێ هەچە دەی هەچە بەخوا ئەگەر مەولەویش بیت هەر سەرت ئەخەم. خانزادەخانی هەریری وتوویە لە دەوری ئەو پیاوە ئەگەڕێم کە بە نەخۆنەکەی درێژە و بەنی کالەکەی کورت. مەحموودی نادری شاتری هەبوو مناڵی نەئەبوو. لە دەمەدەمی پیریدا ژنێکی تری هێنابوو دوو کوڕی بوو. لیان پرسی خاڵە مەحموود مناڵت هەیە؟ وتی بەڵێ دوو کوڕم هەیە، بەڵام داخی گرانم دایکیانە گێن، لەوانە نین دایکی مناڵی خەڵکی بگێن. مەبەستی ئەوە بوو من پیرم ئەمرم و دایکیان مرد ئەکاتەوە. پاشا کۆرەی ڕەواندوز لە جەنگدا بوو فەرمانی دابوو کەس چرا نەسووتێنی. شەوێک خۆی گۆڕی بوو بۆ تاقیکردنەوە بەناو شارە ئەسوڕایەوە. سەیری کرد وا لە دوورەوە لە بنەبەردێکە سووسەی ڕووناکیەک دێ کە چوو تەماشای کرد ئەوە مۆمێک ئەسووتێ و ژن و پیاوێک لە بەریەوە دانیشتون گەمە و گاڵتەیەکەن. پیاوەکەی بانگ کرد پێی وت ئایا ئەم ناسی؟ وتی بەڵێ. وتی ئەیگوێت لەو فەرمانە نەبووە کەوتومە یاساغە بە شەو چرا داگیرسان؟ وتی بەڵێ گوێم لێ بووە، بەڵام ئەمە 4 ساڵە لەگەڵ ئەم کچەدا دڵمان پێکەوەیە تا ئێستا بۆمان ڕێ نەکەوتووە پێکەوە دانیشین. ئیم شەو بۆمان ڕێکەوتووە وا پێکەوە دانیشتوین. ئێستاش پاشا سوورە کە هەستا نەگوێی بە پاشا کۆرە ئەدا نە بە پاشای ساغا. پاشا کۆرە کە ئەمەی بیست دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ بڕۆ هەموو شەو هەر لە خۆشی دابن. مەلا فەتاحی خەتێ لە دیوەخانی پاشا کۆرەی ڕەواندوز ئەبێ. کابرایەک دێت ئەڵێ پاشا یەکێ لە پیاوەکانی تۆ گایەکەم هەبوو لێی زەوت کردم. مەلاش ئەڵێ برا ئەگەر پاشا مەزرعەی ڕۆژی دوایی خۆی بەگای هەژارێکی وەکو تۆ نەکێڵێ چ بکە؟ پاشا ئیتر فەرمان ئەدا گاکەی پێئەدەنەوە. مەلا ڕەسووڵی تەلانی هەبوو لە سولەیمانی ئەمناسی کوت و پڕ نەخۆش کەوت. سەرەتا بۆم ڕێ نەکەوت بچمە لای. بە ئیم ڕۆژ و سبەی دوام خست لە پاشا کەوتمە تەقەوە هەر نەچووم. مەلا ڕەسوول لە نەخۆشیەکەی چاک بوو و هەستایەوە. ڕۆژێ چاوی پێم کەوت و گلەی لێکردم کە لە نەخۆشیەکەیدا نەچووم بۆ لای. منیش زۆر شەرمەزار بووم هیچم پێ نەماوتم. مەلا ڕەسوول خوا ڕووی مردن ڕەشکاوە منی شەرمەزاری لای تۆ کرد. بۆ بەغدا ئەهاتم کە
کە گەیشتمە جێ مەلا مەحموودی وەتراغچی وەڵامی بۆ ناردم وتی بەو ناو نیشانەی کە ڕۆیشت و چاومان پێنەکەوت سەلامی لێەکەم. منیش وەڵامم بۆ ناردەوە وتم بەو ناو نیشانە کە هاتم و چاوم پێنەکەوت سەلامی لێەکەم. ژنێکی منمی کوڕێک و برایەک و مێردێکی ئەبێ. هەر سێکیان لەلایەن حکوومەت ئێرانەوە ئەگیرێن و فەرمانی خنکاندنیان ئەدرێ. ژنەکە لەبەر دارقەواغەکەدا کە بۆ ئەوانە هەڵخرابوو ئەوەستێت و بێهۆشەکەوێ. حاکم ئەنێرێ ئەیهێنن ئەڵێ ژنەکە یەکێ لەم سێکەسەت پێ ئەبەخشم جا بۆ خۆت یەکێکیان هەڵبژێرە. ژنە خێرا ئەڵێ براکەم. حاکم ئەڵێ بۆچی براکەتت هەڵبژارد؟ کوڕ بەو خۆشەویستیە و مێرد بەو نازداریە گوێت نەدانێ. ئەویش ئەڵێ جەنابی حاکم سبەینی ئەچم مێردێکی ترەکەم ئەوە مێردەکەم. کوڕێکیشم ئەبێ ئەوەش کوڕەکەم. بەڵام تازە باوکو دایکم زیندوو نابنەوە برایەکی ترم بۆ بێنن. حاکم کە گوێی لەم وەڵامە ئەبێ هەر سێکیانی پێ ئەبەخشێ. لە کابرایەکی کوردیان پرسی بەچیدا ئەزانی خوایەکێکە و دوو نییە. ئەویش وتی بە ئاشەکەی ماڵی لالەمە تا ئەو وەختە کە هەر خۆی بوو دایمە گەڕ بوو. ئێستا کە لەگەڵ حەمەی شەفێ بوون بە شەریک ڕۆژێک ئەگەڕێ و 4 ڕۆژ ئەوەستێ. خوش ئەگەر یەکێکی کەی لەگەڵ بوایە ئیشەکەی وەک ئاشەکەی لالەمی لێ ئەهات. کابرایەکی مکری لەگەڵ ژنەکەیە دانیشتە بوون لە گوێ ئاگردانەکەیە. کڵۆی بەفر ئاهاتە خوارەوە 2 چیلکەیان کردبووە بە ئاگر و کزۆڵەیان کردبوو لە بەریە. ژنەکە لە پیاوەکەی پرسی ئەرێ پیاوەکە ئێمە باشڕا ئەبوێرین یا عەزیزخانی سەردار؟ پیاوەکەش پێیوت ژنەکە عەزیزخان چاکە خوا بەڵام ئێمە چاکەکەین. وەڵامەکەی 2 سوچی هەیە. قازی خدروەیز لە ئاڵیبەگی پیاوێکی دانابووە. لێ ئەپرسن شاسوار کوڕی تۆیە؟ ئەویش ئەڵێ من باوکی ئەوم. سمایڵی حەمەجان هەندێک تووتنی هەبوو مەجیدی خوشکەزای لێی دزی بوو. سمایڵ چوو سۆراغی تووتنەکەی لە مەجید پرسی. مەجیدیش وتی خاڵە تووتن دزیاگ و خاوەن تووتن و تووتن بریاک یاخوا بەکۆی زووخاڵ بێ دزیش بەرێ خوێ. سمایڵیش وتی تو خوا برا سوێن مەخۆ ئیتر دڵم بوو بە ئاوێنە. بەگێک تلیاکی ئەکێشا ڕۆژێ دابووی لەسەری ڕووی کردە حەمەڕەحیمی پیاوی وتی حەمەڕەحیم ئێستا ئەگەر 1000 لیرەم بوو بوایە 500 لیرەم ئەدا بە 50 ئەسپ و تفەنگ و 50 پیاوم سوار ئەکرد و ئەم خستنە پشت سەری خۆم ئەچوین بۆ تاران بای 500 لیرەکەی تری تلیاکمان ئەکڕی و ئەهاتینەوە. حەمەڕەحیمش وتی وەڵڵا میرم ئەگەر مژێکی تر لە بافورەکە بدەی هیچ سواریشت ناوێ هەر خۆت ئەچی ئەیکڕی و دێیتەوە. کابرایەک بوو بە میوانی ماڵە کوردێک نانیاندانا چێشتەکە زۆر گەرم بوو. کابرای میوان هەموو دەمودانی سووتە لە تاوانە سەری بەرز کردەوە و سەیرێکی دارەڕای خانووەکەی کرد بۆ ئەوەی خاوەن ماڵەکە هەستی پێنەکا پێی وت ئەرێ برا ئەم خانوەت بە چەندی دروست کردووە. کابرای خاوەن ماڵیش وتی بە 2 و سەبرێک. لە سەرەتای ساڵی 1950دا مزاحم ئەمین پاچەچی نائیب ڕەئیس وزەرای عێراق بوو. من عەمرم 35 ساڵێک ئەبوو. زیاتر لە 2 بەشی مووی سرم سپی بوو. بە چەند ساڵێکی کەم لە پێش ئەم تاریخەدا چاوی پێم کەوتبوو. لەم تاریخەشا دیسان لە شوێنێک یەکمان گرت. عادەتیشی وا بوو بە دانەدانە قسەی ئەکرد. پێی وتم ما كنت أتأمل أن أرى رأسك هكذا عاجلا. منيش كتب بيم ود أفردني الدهر وألمتني الملائب فاشتعلوا رأس الشيبة. لا شار قريان أبيوا کابرایەکی کورد بەوێدا تێپەڕی پرسی ئەوە چییە؟ وتیان شا مردووە. وتی ئەو خۆزگەت پێ نەوێ ئەو مێ ئەمرێ ئێستا ئێژی شا مردگە مێ واتەمەڕ. ئەحمەد بەگی فەتاح بەگی ئەرازی پیاوێکی بۆشناخ و بەدەمار بوو. بە پێچەوانەی ئەو فەتاح بەگی باوکی پیاوێکی ساویلکە و بێدەمار بوو. ڕۆژێک ئەحمەد بەگ ئەڵێ بابە ئاخر تۆ بۆچی وا لەگەڵ هەموو کەسێکە هەڵس و کەوت ئەەکەیت و خۆت ئەەکەی بە هاوشانی هەموو کەس؟ ئاخر تۆ نازانی من کوڕی تۆم؟ باوکیشی ئەڵێ ڕۆڵە من نەزانم تۆ کوڕی منی بەڵام تۆ نازانی کە من باوکی تۆم. ڕەسوو ئاغای مەنگۆڕ هەموو ئیشێکی خراپەی ئەکرد
جارجاریش ئەچوو نوێژێکی ئەکرد پێیان ئەوت ئاغا ئەو نوێژە بۆ چاکەی ئەیوت کوڕە نەوەک ئەم مەلایانە ڕاست بکەن کە ئەڵێن ڕۆژی قیامەت هەیە با ئەمەشم بەدەستەوە بێ بە مەلا قادری بیارەیان ئەوت مەلای گەورە و بە کتێبخانەکەشیان ئەوت کتێبخانەی مەلای گەورە ئەم قسێ لەناو خەڵکا بڵاو بووبووەوە ڕۆژێک دوو کورد بە تامەزرۆی ئەچن مەلای گەورە ببینن بزان ئەمە بە ئەندازەی چەند کەس ئەبێ وا هەموو کەس پێ ئەڵێ مەلای گەورە بەم نیازە چوونە بیارە و چوونە ناو خانەقاوە کە چوون هەر چاوە چاویان بوو بۆ ئەوە زەلامێکیان بە ئەندازەی فیلێک بەرچاو بکەوێ هەر بەرچاویان نەئەکەوت لەگەڵ ئەوەشە مەلا قادر 2-3 جار بە بەرچاویانە تێپەڕی بوو بەڵام هیچی لە خەڵکی تر زیاتر نەبوو گوێیان نەدابوو نەیان ناسی بوو لە ئاخرا ئەپرسن ئەرێ برا مەلای گەورە کامەسا ئینجا یەکێک مەلای گەورەیان پیشان ئەدا کە ئەچن و سەیری ئەکەن واقیان وڕ ئەمێنێ ئەڵێن ئەرێ کوچ کرد لێ نەوارێ خۆ ئەمە هەر وەکو ئێمە واسا ئەی بۆچی ئێژن مەلای گەورە لە پاشا ئەڵێن دەبا بچین کتێبخانەکە ببینین بزانین ئەو چۆنە ئەچن و کتێبخانەیەکی زۆر گەورەیان بەرچاو ئەکەوێ و کتێبێکی یەکجار زۆری تێدایە هەروە سەیری ئەکەن ئینجا یەکێکیان ڕوو ئەکاتە ئەوی کەیان و ئەڵێ لفتە ئەزانی ئەم کتێوانە گشتی ئێژن چی؟ ئەویش ئەڵێ ئێژن چی؟ وەڵامی ئەداتەوە گشتی ئێژن خاز بکە و خراو مەکە دە بێوە ڕێوە ئیتر شەوێک لە نیوەشەوە کابرایەک بە کۆڵانێکە ئەڕواتەوە بۆ ماڵی خۆی تەماشا ئەکا زەلامێک دیواری ماڵێک ئەکەنێتەوە کابرا ئەپرسێ کوڕە کابرای کووردە ئەوە چی ئەکەی؟ ئەویش ئەڵێ دەهۆڵ لێ ئەدەم ئەڵێ ئەی بۆچی دەنگی نایە؟ لە وەڵامدا پێ دەڵێ بەیانی گوێت لە دەنگی ئەبێ لە شەڕی 1336 هیجری کە شەڕی ڕووس و تورک کرا چەند کەسێ لە عولەما بۆ ئەوە خەڵک بنێرن بۆ شەڕ چووبوون بۆ ناو عەشیرەتی مەنگوڕ و مامەش لە دیوەخانی هەمە ئاغای مامەش ڕئیسی عەشیرەتەکان وەکو هەمزە ئاغای مەنگوڕ و حەمەمین ئاغای بڵباس و هیتریش کۆ ئەبنەوە یەکێ لە مەلاکان وەعزیان بۆ ئەخوێنێ ئەڵێ ئەمە غەزایە و پێویستە لەسەر موسڵمان بیکە هەر کەس بچێ ئەگەر بکوژرێ شەهیدە پایەی شەهادەت زۆر گەورەیە خۆ ئەگەر نەشکوژرێ ئەبێ بە غازی پایەی غازیش دیسان زۆر گەورەیە کە مەلا لێ ئەبێتەوە کوێخایەکی بڵباس هەڵ ئەستێ و ئەڵێ مامۆستا ئەگەر خوا ئارەزوو بکە هەرچی ڕووس هەیە بە سەعاتێک ناتوانێ بیکوژێ مەلا ئەڵێ بەڵێ ئەتوانێ کوێخا ئەڵێ ئینجا خوا کە خۆی پێی ئەکرێ بۆچی خۆی هەمویان ناکوژێ و بۆ چ فتنەکە بە ئێمە ئەگێڕێ خدری میروەیس کابرایەکی جاف بوو یەکێک لە قسە جوانەکانی ئەوەیە ئەیوت لە پەرچ ئەو بەر لە قوڕ ئەو دەر واتە لە ناو بێشەڵانە لە پێشەوە بە لە ناو قوڕا لە دواوە ساڵێک بوومەلەرزەیەک لە پێنجوێندا کەوت کابرایەکی ترسنۆک بە پیاوێکی گەورەی وت ڕەنگە لە بوومەلەرزەکە زۆر ترسا بێتی و لەرزی بێتی کابراوتی بەڵێ بەڵام زەویەکە لە منیش و لە تۆی زیاتر ترسا و لەرزە ڕۆژێک سوالکەرێک چووە ماڵێک ژنی ماڵەکە هیچی پێ نەبوو بیداتێ مێردەکەی تازە کەوایەکی گوڵ سوورمەیی بۆ کڕی بوو کەواکەی داکەند و دای بە سوالکەرەکە دوو جار ئاخی هەڵکێشا وتی زۆرم بەزەی بە هەژاردا دێتەوە نازانم ئەمانە بۆ چابن بە سوالکەر هەژارەکەش وتی خانم منیش وەختێ دەوڵەمەند بووم هەرچیم هەبوو وەکو تۆ دام بە سوالکەر هەتا گەیشتم بەم ڕۆژە ڕۆژێک کابرایەکی کورد لە حەیوان دانیشتە بوو گۆشتە مریشکی سوورەوەکرا و هێلکەی کوڵاو و کولێرە بەڕۆنی ئەخوارد کابرایەکی سوالکەر لەو وەختەدا هاتە حەوشە بانگی کرد برسیمە ئەوە چی ئەخۆن لە ڕێی خوادا بەشم بدەن کابرای خاوەن ماڵ گورج ڕانێکی مریشک و هێلکەیەک و کولێرەیەکی دایە دەست ژنەکەی وتی بۆی بەرە ژنەکە بۆی برد و دایە و گەڕایەوە کە مێردەکەی تەماشای ژنەکەی کرد ئەوە فرمێسک بە چاوێ دێتە خوارەوە ئەڵێ یا ڕەبی ئەلحەمدولله کابرا پرسی کچێ بۆچی ئەگری وتی بەخوا ئەو سوالکەرە وەختی خۆی مێردی من بوو زۆر دەوڵەمەند بوو ئێستا کە دیم سوال ئەکا بەزەیم پێهاتەوە و حەقی بەسەرمەوەیە بۆیە ئەگریم لی پرسی ئەوە بۆچی ئەلحەمدوللات کرد وتی ئەمەش حەکایەتێکی لەسرە کابرا وتی تو خوا ئەگەر پێم نەڵێ ژنەکە وتی مێردەکە
جارێک ئەم سوالکەرە کە مێردم بوو وەکو ئەم ڕۆی تۆ دانیشت بوو نانی ئەخوارد. سوالکەرێ هات هاواری کرد برسیمە. ئەوە چی ئەخۆی بەشم بدە؟ مێردەکەم نەیدایە. فەقیرەش نەڕۆیشت هەر داوای ئەکرد. ئاخری هەڵسا پەلێکی فەقیرەکەی گرت بە پاڵەپەستۆ کردێ دەرەوە و دەرگای داخست و هاتەوە دەستی کرد بە نان خواردن. فەقیرەکە بەڕاکردن چووە سەربانەکە و بازی دایە خوارەوە و دیسان هاواری کرد چی ئەخۆی بەشم بدە زۆر برسیمە. منیش تکام لێ کرد خێرت ئەگا بەشی بدە. کابرا وەکو هیچی نەدایە دارێکی هەڵگرت، 3 داریشی لێدا و دووبارە کردیەوە دەرەوە. اینجا منیش ئەوەی ئەو ڕۆژەی ئەوم بیرکەوتەوە لەگەڵ ئەمەی ئێستەی تۆداکەوا تۆ ئەوەندە دڵت چاکە و بەشی ئەوتدا شکر لەسەر ئەوە ئەەکەم کە تۆ ئەوەندە ڕژت نیت. کابرای مێردی وتی ئەم سوالکەرە فلانی کوڕی فلانە کە ماڵی لە فلانە جێبوو. وتی بەڵێ. اینجا پێی وت دەسا ژنەکە ئەو سوالکەرە کە تۆ گێڕاتەوە من بووم کە هاتم پاڕامەوە هیچی نەدامێ و دەری کردم و لەبەر برسێتی چوومە سەربان خۆم خستە خوارەوە دیسان هیچی نەدامێ و 3 داریشی لێدام. کابرایەکی کورد ژنێکی هێنا ناوی لەیلا بوو. ڕۆژێک شەڕی لەگەڵ مێردەکەی کرد، مێردە دەنگی نەکرد. ڕۆژێکی تر هەندێک شتومەکی شکان هەر دەنگی نەکرد. جارێکی کە دیسان کاسە و کەوچکەکانی بەملاو بەولادا بڵاو کردەوە و فڕێدان کابرا ئیتر پێ هەڵ نەگیرا گەلێ جنێویدایە. ژنەکە وتی پیاوەکە لە بیرت دێکە تازە هێنابووتم بانگت ئەکرد لەیلا لە خۆشیانە گەزگەز باڵاتە کرد کەچی ئێستاکە جنێوم پێ ئەدەی. کابرا وتی ژنەکە ئێستاکە تێگەیشتوم کە ئەوسا چەندە شێت بوو. کابرایەکی کورد میوانی ماڵێک بوو شەو لە دوای نان خواردن بە خانەخوێکەی وت دەمم تاڵە ئەگەر هەیە شیرینیەکم بۆ پەیداکە. خانەخوێکە وتی خورمامان هەیە و میێوژیشمان هەیە، کامیان ئارەزوو ئەەکەی بۆت بێنم. کابراش وتی خورمش. شێخ ڕەزا وەسمان پاشای جاف ئەکەونە شەڕە شعر. شێخ ڕەزا بە شعر دەست ئەکات بە قسەوتن بە وەسمان پاشا. وەسمان پاشاش ئەڵێ شێخ ڕەزا من شعر و معر نازانم وە کوردی هەردوو گونم وە قنگت. کابرایەکی لەیلاخی تووشی کابرایەکی گەڵباخی بوو لێ پرسی برا ناوت چەس؟ وتی یوسف. ئەمیش پێی وت برای عەزیز یۆڵسف فرە خاسی شکر تو خوا برا ناو باوکت چەس. ئەویش پێی وت وەڕیش باوکتەوە ناو خۆمت خاز زانی جانوەرەی ناو باوکمە. دوو پیاوی دەوڵەمەند لەسەر مڵکێکی بەنرخ کێشەیان ئەکەوێتە بینەوە. ئەچنە لای مەلایەک بۆ شەراکردن، یەکێکیان 2 مەنڕۆن بۆ مەلا ئەباو ئەڵێ مامۆستا تۆزی ئاگدار بە. لە دوای ئەو پیاوەکەی تریان ئێسترێک ئەبا هەر بۆ مەلا ئەڵێ مامۆستا تۆزێ وریابە. سبەینێ کە ئەکەونە شەرعەوە کابرای خاوەنڕۆن سیر ئەکا مەلا شەرعی بەلای ئەوی تردا. لە دڵی خۆیان ئەڵێ نەوەک مەلا لێ گۆڕابێ وابزانی ئەو کابرایە ڕۆنی بۆ بردووە. ئەڵێ مامۆستا ئەوە داوێنی کەواکەت ڕۆنی پیاڕژاوە. مەلاش سەیرێکی داوێنی ئەکاو ئەڵێ نا ئێستر پێی پیاناوە. پیرەژنێکی کورد هەبوو لە ژوورەکەی خۆیان لەبەر قاپێکە خەریک بوو دووخی ئەڕست. وردە وردە بەدەمیەوە لەنگەریەک قاوتیشی لە تەنیشتیەوە خۆیەوە دانابوو بەلوێج ئەیکرد بەدەمیە. بەڵام بای ئەهات نەی ئەهێش تۆزێ لێ بچێتە دەمیەوە. کابرایەک بەوێدا تێپەڕی لێی پرسی پورە فەرخی ئەوە چییە خۆی؟ وتی بەخوا برام تا ئەم باە لەم کونەوە بێ هیچ. جارێک سەید ئەحمەدی خانەقا لە مەلای کۆیە ئەپرسێ مامۆستا دەغڵ و دانی لای ئێوە چۆنە؟ مەلاش ئەڵێ جەنابی سەید دەغڵ لای ئێمە هەیە و دان لای ئێوە. شێخ بابەعەلی تەکیەی لەبەر هەیوانی مزگەوتەکەی خۆیان دائەنیشێ فەقێیەکی خەڵکی ئەو کێوە لەوێ ئەخوێنی. فەقێ ئەچێ بۆ دەستنوێژ بە بەردەمی شێخە ئەڕوا ئەڵێ سەلامون عەلەیکوم. ئەگەڕێتەوە ئەڵێ سەلامون عەلەیکوم. خێرا خێرا بۆ لایەک ئەچێ و ئەگەڕێتەوە بە سەلام عەلەیکوم. بابەعەلی وەڕس ئەکا. ئیتر ئەگاتە جەرگی جارێکیان هەڵ ئەستێتە سەر ئەژنۆ و لێی زیت ئەبێتەوە ئەڵێ ئەریە برا هیچ وەکو بزانی من سەلام ملغی تۆم لێرە دانیشتوم بۆ وازم لێ نایەنی. کابرایەکی کورد کوڕێکی هەبوو بە زووخاوی جەرگ و بە 1000 کوێرەوەری کوڕەکەی گەورە کرد. لە پاشا کوڕە لەگەڵ باوکەکەیە چاکدەر نەچوو. جا باوکەکەی ئەیوت تا مناڵ بوو لێمبار بوو کە گەورە بوو لێم هار بوو. مەلایەک وەعزیەدا لە وەعزەکەدا ئەیوت ئەگەر پیاو ئەوە بکە ئەچێتە بەهەشت و ئەوە بکە ئەچێتە جەهەنەم.
یەکەیەکە هەموو چاکە و خراپەیەکی هەڵئەدا و زۆر پێوە خەریک بوو. دوو کابرای کورد لە وەعزەکەدا بوون، یەکێکیان بەوەی کەیانی وت بێوە ڕێوە ئەم درێژ دڕیەی نەگەرەکە، ئەگەر خاس بکەی ئەچیتە بەحەشت و ئەگەر خراو بکەی ئەچیتە جەهەنەم. کابرایەک هەبوو گۆزەیەکی دانابوو، هەر کەسێک کە ئەمرد بەردێکی ئەخستە گۆزەکەوە. لە ئاخری ساڵە ئەی بژارد بزانێ ئەو ساڵە چەند کەس مردووە. دۆستێکی هەبوو ڕۆژێک هات بۆ لای سەیری کرد کابرا دیار نییە. لە دراوسەی دوکانەکەی پرسی ئەرێ فڵان کەس چی لێ هات؟ ئەویش وتی چووە گۆزەکەوە. کابرایەکی دەباخچی کوڕێکی هەبوو، هەموو جار پێستەی ئەدایە بیباتە سەر کارێزی دایکی پاشا بیشواتەوە. کە پێستەکەی ئەدایە چینێکیشی لێ ئەدا و پێ ئەوت پێستەکە نەدەی بەدەم سەگەوە. خەڵکی پێیان ئەوت خۆهێشتا نەیداوە بەدەم سەگەوە، بۆچی لێ ئەدەی؟ ئەیوت جاکەدای بەدەم سەگەوە ئیتر لێدان بە کەڵکی چی دێ؟ کابرایەکی کورد ژنیان بۆ هێنا، برازاواکان هەرپیان ئەوت برا خۆت حازرکە. بەما وەڕزیان کردبوو. ئەویش وتی برا بەرە تاشیومە و تفە لە دەممایە، ئیتر چی خۆم حازرکەم. کابرایەکی پیری دەوڵەمەند کوڕێکی هەبوو، ڕۆژێک کابرا قسەی ئەکرد بۆ خەڵکی ئەیوت من هیچ ئەولادم نەئەبوو، چوومە سەردار شەخسەکەی بانی بنۆک لێی پاڕامەوە، خوا ئەم کوڕەی دامێ. کوڕەکەی گوێی لێبوو، ڕووی کرد بەو لاوە بە هاوڕێکانی وت بریا منیش ئەو شەخسەم ئەزانی لەکوێیە، بچوومایە لێی بپاڕامایەوە، باوکم زوو بمردایە. مفتی زەهاوی وەکو مفتی زەهاوی بوو، پیاوێکی کوردی دەشتەکیش بوو. هەموو جار سنگ و بەرۆکی بەدەرەوە بوو. ڕۆژێک لە بەغدا یەکێک لە عەرەبەکان پێ ئەڵێ بەخوا ئەمە زۆر عیبە بۆ تۆ کە بەو جۆرە سنگ و بەرۆکت بەدەرەوە بێ. ئەویش بە سەبری جووبە و کەواکەی ئەداتەوە بەسەر سنگیا و ئەڵێ ئەگەر ئەی پەر ئەوەیە ئەوادام پۆشی. جارێک مفتی زەهاوی لە بەغدا بە کاروانسەرایەکدا تێ ئەپەڕی، سیر ئەکا لەسەر قاپی خانەکەەوە نووسراوە لەولا ئەلئەکراد لهەلەکە الحیمار. ئەمیش لە ژێریە ئەنووسێ لەولانا لەهەلەکتوم. خەڵکینە مستەفای میروەیسی شاتری ئەیوت خزمی خراپ وەکو گونی قۆڕ وایە، ئەی بڕی ئەتکوژێ نایبڕی ئابڕوت ئەبا. کامل چادرشی لە بەغدا بۆی گەڕامەوە، وتی لە ساڵی 1949دا بوومەلەرزەیەک لە بەغدا پەیدا بوو. دنیا شەو بوو. من نووسە بووم، ئاگام لێ نەبوو. بەیانی کە هەستان پێیان وتم لە هەر کەسم ئەپرسی هەر یەکە قسەیەکی ئەکرد. یەکێ ئەیوت تەنیا 2 دەقیقە بوو، یەکێکی تر ئەیوت 5 دەقیقە بوو. قسەیەکی ساغم دەست نەکەوت. وتی پیاوێکی کوردمان لابوو، لەوم پرسی، وتی تۆزیە سەری داخست و لە پاشا سەری بەش کردەوە. اینجا وتی جگەرەیەک هەڵگرە، نەفەسێکی لێدە و نەفەسەکە بدەرەوە دواوە. هەر ئەوەندە بوو. کامل وتی لە قسەی ئەو کابرایە پوختەتر نەمبیست بوو. ژن و مێردێکی کوردەواری گەنجیان پێکەوە ڕابوارد و زمانێکی دوور و درێژیان بەسەر برد. هیچ ناخۆشیەک نەکەوتە بینیانەوە. لە دەوروبەری پیریدا کابرا بوو بە ئاگر و چووە گیانی ژنەوە. ژنە نەی ئەوێرا لێو هەڵێنێتەوە. کابرا دەستی ئەکرد بە قسەوتن پێی. ڕۆژێک ژنەکە وتی ئەرێ پیاوەکە، من نازانم تۆ بۆچی وات لێ هاتووە. جاران من ئەموت سندان، تۆ ئەتوت لە دەورت گەڕێم. من ئەموت قوزەڵ قورد، تۆ ئەتوت بە ساقەی زمانت بم. کەچی ئێستا پێت ئەڵێم بە قوربان، تۆ ئەڵی سەگ بە. ئەمە بۆ چ وات لێ هاتووە؟ پیاوەش وتی ژنەکە واز بێنە لەسەری مەڕۆ، ئەوی بینی من و تۆی خۆش ئەکرد نەما و بەسەر چوو. مەجید یعقوبی لە ساڵی 1933دا متەسەڕیف بوو لە سلێمانی. ئەو ساڵە مشکە کوێرە و بەراز لەو وڵاتە زۆر بوو. کاغەزێکی نووسی بۆ مدیریەتی زراعە لە بەغدا کە هەندێ دەرمان بنێرن بۆ ئەوەی ئەو مشکانەی پێ بکوژن. ئەم کاغەزەشی زۆر بە پەلەپەل نووسی بوو بۆ ئەوەی زوو دەرمانەکە بنێرن. مدیریەتیش بە جوابێکی ڕەسمی جوابی دابووە و نووسی بووی لەمڕۆوە قسەمان لەگەڵ وەزارەتی ئیقتیساد کردووە. وەزارەتیش قسەی لەگەڵ شەریکەدا کرد لە لەندەن بۆ دەرمان. شەریکەکە وتی وا ئیرسالیەی تازەتان بۆ ئەنێرین. مەجید یعقوبیش لە جوابی ئەو کاغەزەدا نووسیەوە بۆ مدیریەتی زراعە وتی ئەمرەکەتانمان گەیان بە مشکەکان، پێمان وتن لە کوونەکانیان نێنە دەرەوە تا ئیرسالیەی دەرمانی تازە لە لەندەن دێت و ئەیکەین بە کوونەکانتانەوە ئەتان کوژین، بەڵام بۆ بەرازەکان نازانین هەر عینی شتیان پێ ئەڵێن یان دەرمانی ئەوان لە شەریکەیەکی تردایە. تکا ئەکەین
جوابمان بدەنەوە. مەلا ئیسای هەرتەل هەبوو جارێک ئەیوت خوڵای گەلێ ئیشی وا ئەکا ئەزی تیا شەرمەزار ئەبم. دوو کابرای کورد بە دەشتێکە ئەڕۆن سەیر ئەکەن دڕک و داڵ و کەردەڕێکی زۆری لێ. یەکێکیان بەوی کەیان ئەڵێ ئەرێ برا خوا ئەم گشت هەسان و چاوریە سانەی لەکوێ بوو کە ئەمانە گشت تیژ ئەکاتۆ. ئەوی تریش ئەڵێ برا ئەوە تۆ ێژی چی؟ هەر لەگەڵ وتی تیژ. کابرایەک لە سنە هەبوو مەولوی ناو بوو. کابرایەکی قسە قوت و گاڵتەچی بوو. ماڵکاو لە ئەوەندە زل و ناکوڵ و کاریش بوو ئەتوت تاوێرە کەچی کوڕێکی هەبوو ئەوەندە بچووک بوو. هەر وەخت کە لەگەڵ یا ئەڕۆیشت ئەتوت هێلکەیە بە شوێنیەوە. لیانە پرسی مەول و ئەمە کوڕی خۆتە؟ ئەیوت نازانم دایکی ئەزانێ. حاجی ئەوڕەحمانی کۆیی هەبوو پیاوێکی دەوڵەمەند بوو کە دوعای ئەکرد ئەیوت خوایە بە گەورەی خۆت ڕەحم بە ئێمە بکەی هەژارەکە قەیناکە ڕاهاتووە. شێخ سەعیدی مەسۆ پیاوێکی ئێجگار زەلام و ناکۆڵۆکار بوو. لەوانە بوو لەبەر ئەوە ئەوەندە زل بوو بەوەدا ڕانە ئەگەیشت بتوانێت دەستەجلێک بەسەر یەکەوە دروست بکە. ڕۆژێک بە بازاری سولەیمانیدا تێپەڕی مناڵێک تووشی ئەبێ. مناڵەکە لە ژێرەوە سەیری ئەکا و لەم لە شەوبارە زۆر سەرسام ئەمێنێ. لە پاشە ئەڵێ خەڵکینە ئەگەر ئێستا قسەیەک ئەکەم پێم ناڵێن تەماشاکە ئەم هەتیوە هێشتا سەری لە هێلکە نەهێناوەتە دەرەوە کفر ئەکا ئەگینە ئەرێ خوایە ئەمە ئیشە تۆ کردوتە 4 زەلامت خستووەتە سەر یەک و ناود ناوە زەلامێک ئەمە چۆن ئەبێ کەچی هیوایش هەیە لەبەر بچووکی چووە بە ئەرزە. کابرایەکی کورد ڕۆژێکی ڕەمەزان نەیتوانی بە ڕۆژوو بێ. هەستا چوو لە سوچێکی تاریکی ماڵەکەی خۆیانەوە دەستی کرد بەنان خواردن. کوڕێکی هەبوو بەسەریا چوو. گوێی لە مەڵچە مەڵچێک بوو وتی ئەوە کێیە؟ وتی ڕۆڵە باوکی سەگ بابتە نانی خۆی ئەخوا لە خەڵکە ترسێ. دوو کابرای کورد بە ڕێبواری ڕێیان ئەکەوێت ئەو عەرەبستانە. ئەمانە نەحوشتریان دیبوو نەدار خورمە. تووشی کاروانێکی حوشتر ئەبن لە زلی و ناکڵ و کۆکاری حوشتر زۆر سەریان سوڕ ئەمێنێ. لە پاشا تووشی بێستانێکی دارخورماش ئەبن. دارخورماکان زۆر بەرز ئەبن. یەکێکیان ئەڵێ ئەرێ برا ئەمە چییە؟ خوا بۆچە ئەوەندە دارخورمای بەرز دروست کردووە پیاو دەستی نایگاتێ؟ ئەوی کەشیان ئەڵێ برا لە ترسی حوشتر. مەحموو پاشای جاف لە باخە کۆن لە دیوەخانی شێخی حیسامەدیندا پێکەوە دائەنیشن. لەو وەختەدا زابتێکی ئەفەندیش دێتە دیوەخان و مەحموو پاشا ئەیناسێ و بە شێخی ئەناسێنێ و ئەڵێ یا شێخ ئەمە لە مەکتەب خوێندوویەتی و بووە بە زابت با ئێمەش مناڵەکانمان بخەینە مەکتەب و فێری خوێندەواری ببن. ئەوان لەم قسانەدا ئەبن ئەفەندیەکە هەڵئەستێ و ئەچێت تۆزێ لەو لای ئەوانەوە بە پێوە دەست ئەکا بە میزکردن. شێخ حیسامەدین ئەڵێ پاشا ئەمەیە مەکتەبێکەوە تو ئەوەندە بەتان و پۆیا ئەچی؟ مەحموو پاشاش ئەڵێ یا شێخ ئەگەر لە مەکتەب نەی خوێندایە میزەکەی ئەکرد بەسەر و چاوی ئێمەدا. کابرایەکی کرمانج لە هەولێر بە شانوباڵی مەلا ساڵحی گۆزەپانکەدا دێ ئەڵێ مەلا کلکی پێوە بڕسکێ وەکو مەلا ساڵحی گۆزەپانکە نابێ. لە بەغدا لە مزگەوتێک نوێژی خەوتنمان بە جەماعەت کرد. پاشان خەڵکەکە بەرەبەرە دەرچوون. ماینەوە سەر 4 کەس. یەکێک لەم 4 کابرایەک بوو خەڵکی عەفەر بوو. هاتە وەختی دوعاکردن دەستی بەرز کردەوە وتی خوایە لەم 4 خۆش ببە ئەوانی تر کەیفی خۆتە. لە پاشا پێم وت بۆچی واتوت؟ ئەی خەڵکەکەی تر؟ وتی چاویان دەریە بۆچی من پشت ماڵەی ئەوانم بۆیان بپارێمەوە. قوتوجگەرەیەکی داری دەستکردی سنەم هەبوو وێنەی ئەبوو عەلی سینای لەسەر هەڵکەندرا بوو. لە بنەکەشیەوە نووسرا بوو فەیلسوفی شەرق. کوڕێکی نەخوێندەواری خەڵکی سنە هاتە لام کە ناوی باقر بوو. وێنەی سەر قوتووەکەی چاوپێکەوت وتی ئەوە کێیە؟ وتم ئەوە نووسراوە فەیلسوفی شەرق ئەبوو عەلی سینە. وتی قوربان فەیلسوف یانی چی؟ وتم یانی وردبین و زۆر شارەزار لە هەموو کون و قوشبنێکی حکمت و علمە. تۆزێ سەری داخست و لە پاشا وتی قوربان جا بێژە فرەزان ئیتر ئەمەی بۆ چەس. کابرایەک هەبوو زۆر لە سەگ ئەترسا تەنانەت لە تووتەڵە سەگیش هەر ئەترسا. پێیان ئەوت کابرا ئاخر تووتک چییە تۆ لێ ئەترسی؟ ئەیوت من لە خۆی ناترسم لەوە ئەترسم گەماڵ خەبەر ئەکاتەوە.
یەکێ لە پاشاکانی عەجەم لە زەمانی زوودا فەرمانی دابوو هەرچی بەگزادەی هەورامی هەیە بیانگرن و چاویان هەڵکۆڕن. بەگزادەکانیان گرتبوون خستبوویانە ژوورێکەوە. خۆیشی لە سەربانێک ڕاوەستا بوو سەیری ئەکردن. لە ناکاو لە ناویاندا کابرایەکی ڕووتەڵەی جل شڕی بەرچاو کەوت. بانگی کرد وتی بۆم بێنن کە بردیان لێ پرسی کورە کابرا تۆش بەگزادەیت؟ ئەویش وتی قوربان بۆ شاو هەڵکۆڵین بەگزادەم ئەگینا تا ئێستا هەر کۆڵەدانیان پێکێشام. پاشا کە وەڵامەکەی پێسەیر ئەبێ بەرەڵای ئەکا. دوو کابرا لە زۆرانگرتنا بوون یەکێکیان ئەوی کەیانیدا بە عەرزە ئەوەی کە سەرکەوت بوو بۆ ئەوەی خۆی هەڵکێشی هات بە شان و باڵی ژێرکەوتووەکەدا وتی ئای بەخوا ماڵکاو لە بەهێزە تا خستم وەخت بوو هەموو جمگەی شانم لەبەر یەک دەرچێ. ئەوی ژێرکەوتووەکە هەڵسایەوە و ڕووی کردە خەڵکەکە وتی خەڵکینە وەڵڵەه بڕوا مەکەن وا مەزانن ئازایی ئەو بوو منی خستووە لە حیزی خۆم بوو ئەگینە ئەو لەو پیاوانە نییە. یەکێ لە مسکێنەکانی حەماغای سەراو ئەچێتە لای ئاغا داوای لنگەگایەکی لێ ئەکا. خۆیشی لنگێکی هەیە بۆ ئەوە جووتەکەی ئەو ساڵەی پەکی نەکەوێ. ئاغاش ئەڵێ بچن گازردی بدەنێ. کابرا ئەیەوێ بڵێ ئاغا ئەگەر گاکە باش نابێ بە کەڵکم نایە. مەلا ئەحمەدی لاسووریش لە دیوەخاندا ئەبێ لەو کاتەدا خێرا دێ بە شان و باڵیگادا. بە جۆرێ باسی ئەکا کابرا هەر خواخوایەتی زوو هەستێ و بە پەلە بچێ وەریگرێ نەوەک ئاغا پەشیمان بێتەوە. ئەچێ بۆ گاڕان بۆ وەرگرتنی گازرد کە چاوی پێ ئەکەوێت تەماشا ئەکا ئەوەندە لاتە بەلۆس نەبێ ڕاست نابێتەوە. هەناسەیەک هەڵەکێشێ و ئەڵێ ئای بریا من گابوومایە و مەلا ئەحمەدی لاسوور باسی بکردمایە. حەسەن بەگی کاکبایز بە بایزاغای دێبوکری ئەڵێ بایزاغا ماڵی ئێوە زۆر بێپەردەیە هەر کەس دێت و ئەچێتە ژوورەوە مەبەستی ئەوە ئەبێت تانوتی لێ بدا. بایزاغاش ئەڵێ حەسەن بەگ ژنەکانمان بە دڵی خۆیان پیاو ئەبیننەوە کوڕی وەکو من ئەهێنن بەڵام ژنەکانی ئێوە مەیتەرە لەڕێک لە خۆیان ئەنێن کوڕی وەکو تۆ ئەهێنن. ژنێکی بێسەری هەبوو پیزەی ناوبوو 4 کوڕی ئازا و بەناوبانگی هەبوو. ئەمانە بەرەبەرە لە ڕێگری و چەتەیەتیە کوژرا بوون. پیاوێکی گەورە لێ ئەپەرسێ ئەمانە چین تۆ خستوتنەوە؟ ئەوێ بەم قسە تانوتی لێدا. ئەویش پێ ئەڵێ لە باتی ئەوە بە من ئەڵێی بە باوکتت بوو تایە کە دایکی تۆی بناردایەتە لای ئێمە با لە پیاوەکانی ئێمە بیگرتایە و کوڕی وەکو کوڕەکانی منی بهێنایە نەوەکو تۆ کە لەسەر دۆشەک و تەنانەت لەگەڵ منیشدا بە ترسەوە قسە ئەکەی. بەڕێزان لەم بەشەدا بەسەرهاتەکان درێژترن و لەم بەسەرهاتەدا مەبەستی لە بینایی چاوان خودایە. لالە سەرحەد ڕۆغزایی ئاشنایەکی سەرڕاجی هەبوو زۆری خۆش ئەویست. هەمیشە لە قسەکردنیشدا بربەرەکانیان ئەکرد. شەوێک میوانی لالە سەرحەد بوو بەیانی هێشتا لە خەوا بوو. لالە سەرحەد هەڵی کوتایە سەر جێگاکەی نوکە شەقێکی تێوەژەند و بانگی کرد کوڕە ڕاستەوەوە گۆرانە حیزە نیوە ڕۆیە. کابرا بەدەمخەوە وتی گەماڵە پیرە بە میوانیش ئەگەفی. لالەیش وتی ئابرا تۆ دەنگ ئیمشەو خەوێکم دیگە کە سێوانە و فاڵەکەیم بۆ بگەڕێتەوە باوە تۆی بێژم. سەڕاجیش وتی تۆ بێژی ئەگەر پچڕ پچڕیش بێ بە دەرزی و درەوش پێکەوە گیر و بەندی ئەەکەم. اینجا لالە سەرحەد دەستی کردە خەوگێڕانەوە وتی سەی ساق و باڵانتەران گوێیان پێوەوێ گوێی دوژمن کەروێ و چاوی گشت وردە شاتری و گەڵایی کوێروێ لە خەوما گوێلکە مێچکەیەکمان گوم بوو شوێنم هەڵگرتە بوو گەیمە ئەو دەشتی نێرگسە جارە ڕوانیم پیاگێکی ڕیش چەرمووگی نورانی لەسەر بەردەکەی مەحمووگاوانی لێ هەڵاژیاگە گاڵۆکێکی وەتەنیشت خۆیان ڕاکێشاگە و بوزگێکی لاوخاسی لە بەردەما وێسیاگە چست و چالاک مەگەر هەر خۆم لە تافی کوڕێنیما واوریا بوو بێتم. پرسییم برا تۆ کێی و ئەو پیرە کێس؟ وتی لالە ئەوە بینایی چاوانە و منیش حەمەد ڕەسوول ئەڵڵام. لە دڵی خۆما وتم پیاو
وەخوا خاز بوو ئێستاوە کەرامەت سۆراخی گوێلکەکەم بۆ ئەکا چوومە بەرەوە سڵاوێکم کرد هیچ نەجمیە بەڵام وەلا لووتێکەوە بۆڵەیەکی لێوە هات وەکو جواوی سڵاوەکەی دابمەوە وابوو تەمام بوو تووڕە بم بێژم کاورا سڵاوی خوایە تۆ بۆ چ خاز جوابم نادەی تۆ وە گاڵۆکەکەتە نازی حەمەد ڕەسوول الله خێرا تێگەیشت هاتە بەرەوە وتی قوروان ئەوە لا لە سەرحەدە لا لە سەرحەد اینجا جمیا و چوار مشقی لێ دانیشت وتی لا لەوە خێر هاتی مەڕوانە قسوور شەو نەخەوتوم نیازمان بوو بینە میوانی تۆ جاری ئەم دەشتەم لا خۆش و وا تۆزێ لێرە حەساینۆ منیش وتم وە خێر بێی فەڕ و بەرەکەتت هاورد لەو وەختەدا لام کردەوە پێی کوڕەیەک لە چەمەوە هات بانگم کرد کاورا بێ لاوەلا کاوراوە هەڵەدەوان ڕای کرد هات وتم بتبینم چۆن ڕاکەی بچۆرە ماڵی ئەمە بێژەوە خاسە میوانمان تێ شەکە گێژەکە سەرورن گۆشتی شەکی گێژ فرە خۆشە پێکوڕە ڕۆیی و منیش ڕوانیمە بەروبەر پشتێنە بینایی چاوان کیسە و سەویلم نەدی سەویلەکەی خۆمم دەراورد فرە خۆشەویستە لەلام لەو ساڵەوە خازەم هاورد و چوو بوومە تانجەڕۆ سڵ بکەم ئەو سەویلەم دۆزی بووەوە کیسە تووتنی شەر ئەو کیسە بوو کە لە کراسی مناڵی قەیتولی و خوێشکەکەی مابووەوە هەرچەند ئەوانیش پیا هەڵ ئەمێزان بەڵام خازە گجارێ ئەیشوەرد تووتنەکەشی کوڕگل لە کاروانی بەغدایاندا و هەندێک تووتنیان بۆ هاوردم تووتنەکە فرە خۆش و مەگەر تووتنی بەراوی قای نەجا هاوشانی بکردایە سەویلێ خاسم تێکرد دامە دەست حەمەد ڕەسوول الله بۆم بگرێت تا ئاگری بۆ ئەکەمەوە هەسیە و بەردەکەم دەراورد گازیە پوشووی ناودارم داگیرسان سەویلم لەدەست سندەوە و پوشم خستە سەر قومێکم لێدا تا خاز داگیرسیا دامەدەم بینایی چاوان مژێکی لێدا فەرمووی لا لە ئەم تووتنت لەکوێ بوو فرە خۆشە بێژە جاخێکم بۆ دابگرن لە تەک خۆمە ئەیوەم وتم وە چاوان لەو دەمەدا تەماشامان کردووە لە دوورەوە بڕە سوارێک دەرکەوتن کە هاتن من ناسینم بینایی چاوان پرسی لالا ئەمانە کێن وتم یا بینایی چاوان کوڕگەلی تەرخانین هاتگن بۆ پێشواز وتی با بچن بەولاوە فرە بێفەڕن بە شوێن ئەوانە دەستەیەکی تر هاتن پرسی ئەمانە کێن وتم ئەمانە وردە شاترین دیسان وتی ئەمانەش بێفەڕن کاروانێکی تر هاتن پرسی ئەمانە کێن وتم گەڵاڵین وتی ئەمانە هەر فرە بێفەڕن با چارەیان نەوینم ئەوا بینایی چاوان خۆی لەو سەرەوە دانیشتگە حەمەد ڕەسوول الله لەو لایەوە و منیش لەم لایەوە هەروە قسەمان ئەکرد کە چی تاقمە سوارێکی فەقیانە شۆڕی سەر و پێچداری گشت جوان خاس تۆز ئەکەن و هاتن بۆرکەوە سوارێک لە پێشیانەوە تەڕاتێنەکا بای غەزە و تۆزی قولیان ناگە بینایی چاوان فەرمووی لالا ئەمانە کێن وتم ئەمانە کوڕگەلی ڕۆغزاین ئەو سوارەش لە پێشیانەوە قەیتولی کوڕمە خزمەت کارتە تۆمەز ئەمانە هەمووی کە کاورای پێکوڕە خەوەری بردبوو گشت هاتوون وە پێشواز بینایی چاوان فەرمووی ماشەڵڵا ماشەڵڵا لە خێڵی ڕۆغزایی لە قەیتولی سوورکەوە سوار ئاپا بێژە چکێ نۆما سوورکەوە باخێوێ منیش وتم قیتە بتوینم خۆم ئاسایی وە چاغی باوکت ڕوون کەرەوە قەیتول ئاوزنگی پیا هاورد خێر و بێروێ نۆما هاتووە خۆیە سەری سوارێ بوو کلکی سوارێ قەیتولیش لە ناوەڕاستە وەک حەمەد ڕەسوول الله سواری براق بوو بێواو لەو سەردەمەدا سەیری قەیتولمە کرد حەمەد ڕەسوول الله سەری نابووە بناگوێی بینایی چاوان تێگەیشتم کە گەرەیەکیەوە بینایی چاوان بێژێ داوای نۆماکەی لە قەیتول بۆ بکە وتم کاکە قسەی خۆت مەدۆڕێنە قەیتول نەگریس و تووڕە و کەل لە شەقە لێ تووڕە ئەوێ میوان نەوی خوایشوی نایدا بینایی چاوان فەرمووی محەممەد ئەم نمایە هەر بۆ قەیتول خاسە و هەر لەو دێ
من ئێژم و ڕئیسی عەنزە چارەوەیەکی عەرەوی فرەخاس بۆ تۆ بنێرێ. سا ئێمە لەم حەسیە و بەیسەدا بووین تێفکریم وەک قەتارەی قوڵەنگ سەر یەک نیشتوویە هەر پێکوڕەیەک سینیەک یا سەلەیەک وە سەرسەرەوە نان هات، بەڵام چەنانێ پڵاو گشت وەک مەلای سەر چەرمگ تەشوی ترشی حەسەن وەگی لە تەکا وەک قاورمەی شەکە گێژە دەورە دریاگە پیاگ ئەشیا بێژێ نان بۆ خوا دروست کریاگە ناندانرا. خولەی ئەلی کەوکوژ وە خۆی و زوڕنایەکەوە پەیدا بوو بێوە کەس پێبێژێ پێکی زوڕنای لێ خۆش کرد و فیقاندی وە زوڕنادا. ئەوانەی نانیان هاورد و کەوت نەژەندن کاورای دەهۆڵژەنی قلیاسانی و فڕکانی دەهۆڵێ گەیان لە تەقەی دەهۆڵ و زوڕنا لە گشت لایەکەوە کەنیشک و شۆڕە ژنی جاف گلێر بوونەوە بووە ڕەش بەڵەکێک بۆ حەمە پاشاش ئەو زەماوەرە نەکریا و جابرا کە بزانە چەند خۆش بوو و دەنگی دەهۆڵ و زوڕناوە ئەو نانە نۆشی گیان کریا. حەمە ڕەسوول الله فەرمووی شنینە نەمزانی چی ئێژێ، بینایی چاوان فەرمووی دوای گەرەکە. مەشکە دووە هات کاسەیان بۆ پڕ کرد کەوچکی نەگەرەک و هەروە کاسەی ناوە سەرەوە ئۆخەی چی کرد، منیش وتم نۆشی گیانت وێ. هەروە لە دەنگی دەهۆڵ و زوڕنا مکایەڵی و سەدانی گلێر بوونەوە. بینایی چاوان پرسی لا لە ئەمانە کێن؟ عەرزم کرد قوروان مکایەڵین لە تەک ئێمەدا ناکۆکن، فەرمووی ڕایان کێشن بۆ جەحەنەم، لە دەنگی زیڕێ ئەوان خەوەرم بووەوە. کاتێ لالە سەرحەد ئەم خەوەی گێڕایەوە سەڕاج وتی لالە تۆ یێژی ئەم گشتە حامەیان هاورد خۆ، من هێمان لە ماڵی تۆ چەشکەی برنجم نەکردگە، خازە هەر یێژێ برنج نەکوتیاگە، چۆن بەو دەم و دەستە کوتریا و لێنریا، منیش ئیمشە و خواوە خێری بنووسێ خەوێکم دیگە. لالە سەرحەد وتی ئابرا بێژە بزانم تۆ چیت دیگە؟ سەڕاج وتی لە خەوما من زینێکم بۆ چارەوێ فەڵقەکەی تۆ دووریوە، پارەت نەدابوومێ، هاتم بەگشتا تۆش دەستت لێدابوومە شیر و سوباشی، حەمە ساڵح بەگی قائمی هەڵەبجە گرتنی و بردینێ دیوان. پرسی ئەرێ گەماڵە پیرەی بێکەڵبە گەفیگە ئەم پیاوە زینی بۆ دووریوی پارەت بۆ چ نەداوەتێ؟ تۆ وتت میرم ها لە ماڵما بە خێوی ئەەکەم پارەی چی بدەمێ؟ ئەمری کرد هەردووکمانیان ڕاکێشە، منیان خستە چاڵی پیسایی ئەدەبخانەوە، تۆیان هاویشتە چاڵی هەنگوینەوە، لەشمانی تێوە چوو. لالە سەرحەد هەڵیدایە وتی ئاوا گۆڕت وێ خاستیا گەوزای؟ سەڕاج وتی ئەرێ وەڵڵا تیا قورس بوو بووم. لالە سەرحەد بە کەیفی بوو کەوتە تیتاڵی وتی خۆڕایی نییە بانگێشتنم بۆ بینایی چاوان کردگە. اینجا سەڕاج وتی ئەو ساکەش تۆ پێکەنیت، میرقینی هەڵسا ئەمری کرد مەواشیر بدە لێیان و بێژە ئەشێ یەکتری بلێستنەوە. من دەستم کرد و لێسانەوەی تۆ فرە خۆش بوو، تۆش دەستت کرد و لێسانەوەی من قیزت هاتەوە و بەسەر یاڕشایتەوە ئەوەیشیان بە زۆر هەر پێ لێستیەوە. لالە سەرحەد دەستی کرد بە جنێودان و بەدەمی شیەوە هێڵنجی دەداوتی دەوێت باوکە ئەوە خەونە تۆ دیکتە؟ سەڕاجیش وتی ئەی گەماڵە پیرەی بێکەڵبە، ئەی خەوەکەی تۆ خەوە دیکتە؟ قلیانت بۆ خوا لە کیسە تووتنی میزاوی تێکرد و بۆ چارەویە فەڵقێک کە بە دزیەتی چنگتان کەوتووە قسەی خوا و دڵی پێغەمبەرت شکاند؟ حەمەبەگی ڕەسوڵبەگی موغاغ گێڕایەوە وتی کابرایەکی شێنکی قوچاغلی ناوبوو کاپیان ئەوت قوچە و پیاوی مەخول هەمەوەن بوو. هەرچەند بەهاتایە بۆ سولەیمانی لە ماڵی ئێمە میوان ئەبوو، ئێمەش مناڵ بووین بە شەو ئەچوین بۆ لای ئەو باسی جەردەی بۆ ئەگێڕاینەوە. شەوێک وتی جارێک لەگەڵ ساڵحی ئەحمەد نازێ و دوو سواری کە چوین بۆ بەری کۆیە، کاروانێکمان ڕوود کردەوە 3 ئێسترمان بەبار برنجەوە هێنا. ئەو شەوە هەتا ڕۆژ بەبێ وچان هاتین گەیشتینە ناوچەی شێخ بزەینی، زۆرمان برسی بوو. ئاواییەکی دە 12 ماڵیمان لێ دەرکەوت. یەکێ لە هاوڕێکانمان وتی با بچین لەم ماڵانە نانێک بخۆین. ساڵح وتی وا دیارە ئەم ماڵانە فەقیرن ئەچینە دێیەکی تر. کابرا وتی بابە خۆ ئێمە تاڵانیان ناکەین،
یەکێ دوونان ئەخۆین و ئەڕۆین بە کوزی دایکیانەوە بەم قسەیە نەختێ پێکەنین. چوین تا نزیک ئاوایی لەوێ زەلامێک ئەسوڕایەوە لێمان پرسی برا پیاوماقوڵی ئەم دێیە کێیە؟ وتی من و کاکەم. لێمان پرسی تۆ چی ئەکەی لێرە؟ وتی تەپاڵە ئەچنمەوە. وتمان ئەی کاکەت لە ماڵە بچین ببین بە میوانی؟ وتی ناوەڵڵا شوانی گوێرەکەیە وا لەو کەژە. ئیتر لووس و باریک بەسکی برسی بەجێمان هێشت. دێیەکی تر نزیک هەبوو هاتینە ئەوێ زەلامێک لە قەراغ ئاوایی وەستا بوو لێمان پرسی ئەم دێیە هی کێیە؟ وتی هی منە. وتمان ئەی تۆ چی ئەکەی لێرە؟ وتی فڵانی مسکێنەکان سەگی زۆریان هەیە چاوەڕێم یەکێک بێت ڕەوانم بکات کەوامان زانی ناچار ئەوێشمان بەجێهێشت. دێیەکی تر دیار بوو کە سەیرمان کرد وا شایی و ڕەشبەڵەکە و بووە بەهەرە. وتمان دیارە لێرە شەڵپەیە. چوین خۆمانمان کرد بە ماڵێکی گەورەدا بەڕاستی زۆر بەتفاق بوون. ژنێکی تەڕپیری کەمەرە لە پشت پوێڵەدار مێخەک بەن لە مل 3-4 دانی لە پێشەوە کەوتبوو. لە شایەکەدا تەماشامان کرد لە جیاتی دەهۆڵ و زوڕنا 2 کوڕی هەرزەکاری دەنگخۆش گۆرانیان ئەوت. خەڵکەکەی ژن و پیاو هەڵ ئەپەڕین بەڵام گۆرانیەکەیان هەر ئەوە بوو ئەیانوت لە بوێ مێخەک و بوێ سمڵ ئەبزوێنێ مردوو لەگەڵ کەمەرە و لولە و پوێڵەکەی ملوێنکی زێڕەوا لە مل لەسەر یەک ئەیانوتەوە. ساڵح لە ژنەکەی پرسی ئەوە چییە ئەم کوڕانە هەر ئەمە ئەزان واشتی تر ناڵێن؟ ژنە تەڕپیرە وتی بە قوربانت بم چوزانم ئەو هەتیوە حیزانە ئەم گۆرانیە لەسەر ملوانکەکەی منە هەڵەدەن و مەبەستیان من و مێخەک و سمڵەکەی منە. کابرایەک بوو وەستا سادقی ناو بوو حەسیری دروست ئەکرد. ئەم وەستا سادقە مێبازێکی ناقۆڵا و جانەوەر بوو. لەگەڵ ئەوەش زۆر قومارباز و فێڵباز بوو. ڕۆژێک بە کۆڵانە ئەسوڕایەوە تووشی ژنێک هات ئەوەندە جوان بوو باسی بە کەس ناکرێ. ئەگەر مێوژە ڕەشکەی بخواردایە لە سای گەردنیاوە دیار بوو. وەستا سادق کە تەماشای کرد بەجارێ ئاگری تێبەر بوو بۆی. دوای کەوت ئەم کۆڵان و ئەو کۆڵان و کۆڵان هەتا کردێ ماڵێکە. پرسیاری کرد وتیان ئەمە ژنی فڵان کەسی بازرگانە. وەستا دەست بەجێ چووە دوکانی کابرای بازرگان سەلامی لێ کرد و دانیشت. وەکو کەسێ زۆر ئاشنایەتی بوو بێ دەستی کرد بە ئەحواڵ پرسینی. هەرچەند پێویستیشی نەبوو دەستە سڕێک و هەندێک و تاڵی تری لێکڕی هیچ سەودای نەکرد. هەر شتێ بازرگان بیفەرموایە گورج پارەکەی ئەدایە. لەبەر ئەوە حەسیری ئەکرد ئەو کەسانەی کاپ و شەڵبان ئەفرۆشن و ئەوانەی حەسیریان ئەکڕی هەر شتێکیان پێویست بوایە لە چیت و کۆتاڵ ئەیهێنان بۆ لای بازرگان و شتومەکەی بۆ ئەکڕین. لە ماوەی 1-2 هەفتەدا ئاشنایەتیەکی تەواوی لەگەڵ بازرگان پەیدا کرد. ڕۆژێک بازرگان بە ناوی دراوسەی دوکانیەوە چووە سەر دوکانی وەستا سادق. وەستا خێران ناردی چاو بەفرا و میوەیان هێنا و ماریفەتێکی زیاد لە ئەندازەی لەگەڵانواند. بۆ ڕۆژی دوایی بازرگان بۆ قاوەڵتی بانگی کردە ماڵی خۆیان و ئەویش ئەمی بانگ کردەوە. ئیتر بوون بە دۆستێکی زۆر خۆشەویست. ڕۆژێکی تر دیسان بازرگانی بانگ کردەوە بۆ ماڵەوە و بەژنەکەی خۆی وت مەسینە و لەگەن بێنێ دەستی بازرگان بشوا و شەرمی لێ نەکا. میرزا هەرچەندە وتی نابێ وەستا وتی ئەوە چی ئەفەرمووی؟ ئێمە تازە یەک ماڵین شەرم و شکو نابێ لە بینمانە بمێنێ. لە پاش 2-3 ڕۆژ وەستا سادق چووە ماڵێ بازرگان و ئەویش بەژنەکەی خۆی وت کە ئاو بکا بەدەست وەستادا و نابێ شەرمی لێ بکا و پێیوت ئێمە وەکو براوە هاینە. دەی وایان لێ هات وەستا سادق میرزا لە ماڵ بوایە و نەبوایە ئەچوو سەربەز دائەنیشت. چەند ڕۆژێکی پێچوو کە ئیتر هیچ شەرم و پەردە لە بینانەما. ڕۆژێک کەس لەوێ نەبوو وەستا سادق ڕووی کردە میرزاژن و وتی فڵانی من ڕاستی بڵێم دڵم چووە لێت و بۆت سوتاوم و هۆشم نەماوە. بۆ خاتری خوا چارێکم بکە. ژنەکە خۆی لە خۆیان ئافرەتێکی داوێن پاک و بەئەدەب بوو. هەرچەند وتی وەستا تۆ برای منی و لەگەڵ مێردەکەم وەکو براوانە ئەمە کاری کردن نییە و خوا قبوڵی نییە نەچوو بە گوێی وەستادا. ناچار ژنە هەر ئەوەندەی پێکراوتی باشە شەوێ لە دیوەخانەکەمان خۆت بشارەوە منیش نیوە شەو دێمەلات.
شەو وەکو جاران وەستا سادق دانیشت و وەختی نووسن هەڵسا ڕۆیشت چوو لە هۆدەی سەرداڵان کە دیوەخان چۆڵ بوو خۆی شاردەوە. ژنەکە زانی کە لەوێدایە لە دڵی خۆیان وتی ئەگەر ئەچمە لای ئەم سەگ بابە نابێ و ئەگەر بە مێردەکەم ئەڵێم کە وەستا سادق وا خائینە لەگەڵت و ئێستاش لە دیوەخانەکە خۆی داگرتووە هەر نابێ و ناشرینە. هەستا بە بۆنەی دەستنوێژەوە چووە حەوشە و بە هەڕاکردن هاتەوە لای مێردەکەی وتی پیاوەکە ئێستا لە حەوشە بووم گوێم لە دەنگی کۆکە بوو لە هۆدەی سەر داڵانەکە. میرزا خەنجەرەکەی بەڕووتی گرت بەدەستەوە وتی دەسا تۆیش فانۆسەکەم بۆ هەڵگرە. ژنەکە فانۆسی هەڵگرت و چوون. میرزا بانگی کرد کێیە ئەوە؟ وەستا سادق زانی کەوا هاتوونەتە سەری وتی 15 16 ئەمە 17 ئەمەش 18. میرزا دەنگی ناسی وتی وەستا سادق ئەوە چیەکەی؟ وەستا سادق وتی بەخوا میرزا ئیمڕۆ سەیرم کرد ئەم هۆدە حەسیری نەبوو منیش هاتم ئێستاکە فرسەتە با ئاگایان لێ نەبێ ئەچم ئەی پێوم و حەسیرێکی جوانی بۆ دروست ئەەکەم. میرزا وتی بابە ئەوە چی ئەڵێیت پێی ناوێ؟ وەستا وتی قابلی نییە بەخوا ئەیکەم و لێیدا ڕۆیشت. سبەینێ هاتەوە سەر ژنەکە وتی بۆچی ئیمشەو میرزا زانی من بووم؟ ژنە وتی نازانم. تو خوا وەستا سادق واز لەو فکرە بێنە گوناحە تۆ برای منی. وتی خانم بەخوا چار نییە دڵم لێت چووە و ئەبێ گەمەم لەگەڵ بکەی. وتی کەوایە ئیمشەو بچۆرە تەویلەکە. شەو دیسان وەستا سادق هات وەختی نووسن هەڵسا و خۆی هاویشتە تەویلەکەوە. ژنەکە دیسان فکری کردەوە و نەیوێرا بە مێردەکەی بڵێ کە حاڵەکە وایە. وەختی نووسن وتی مێردەکە بەخوا چوومە خوارەوە پیاوێک لە تەویلەکە ئەکۆکی. دیسان میرزا خەنجەرەکەی هەڵگرت و ژنەکە فانۆسی گرت بەدەستەوە هاتنە بەر تەویلە. بانگی کرد زەلام کێیە لەو تەویلەیە؟ وەستا سادق بە دەنگی هێواش وتی وس وس ئێوە بڕۆن بنون هەقتان نەبێ. میرزا وتی وەستا ئەوە چی ئەکەی لەوێ؟ پێیوت میرزا ئیمڕۆ 2-3 هەمەوەندان نیشتە بوون ئەیانوت کەس ماینی چاکی نییە میرزا نەبێ ئیمشەو بچین ماینەکە بدزین ئەوە منیش هاتووم لێرە نۆبەت ئەگرم با بێن ئەو وەختە یان ئەوان من ئەکوژن یان من ئەوان ئەکوژم. میرزا ناچار بوو دانیشت لە تەویلەکەدا تا ڕۆژ بووەوە هیچ نەبوو. وتی میرزا من پێم وتبوون کە کەس ناتوانێت دزی لە ماڵی میرزا بکە. وەختی نیوەڕۆ چوە بۆ لای ژنەکە و دیسان سەری خستەوە سەری. ژنە وتی پیاوی چاک بە واز بێنە خوا ڕەوای حەقی نییە. وەستا وتی نابێ. ژنە وتی کەواتە بڵێم چی؟ ئیمشەو من لەبەر قاپی هۆدەکەی خۆمان لە گوێ ئاگردانەکە ئەنوم مێردەکەم لە لای سەرەوە ئەنوێ شەو وەختی نووسن وەرە لام. وەستا وتی باشە. شەو ژنەکە بە پێچەوانەی ئەوەی کە بە وەستای وتبوو خۆی چوو لە لای سەرەوە نووست و مێردەکەی لە گۆی ئاگردانەکە نواند. نیوە شەو وەستا هات و چووە سەر جێگاکە دەستی برد بۆ ناو لنگی میرزا و میرزا بەخەبەر هات و دەستی گرت و وتی ئەمە چییە؟ وەستا سادق وتی الحەمدولله الحەمدولله یا ڕەبی شکر. میرزا وتی ئەمە چییە؟ وەستا وتی فڵانی دەنگ مەکە ئمڕۆ لەگەڵ حەمەی نادر و معرفی ئەخۆلا باسی جەنابتان کرا. ئەوان وتیان بەخوا میرزا قۆڕە منیش وتم بەخوا قۆڕ نییە تەنانەت 3 تەلاقیشم لەسەر خوارد ئێستا کە دڵم زۆر لە غایەلەدا بوو نەوەک تەلاقم کەوتبێ هاتم پێم نابە جەرگی خۆما و ئەوە تاقیم کردەوە. باش بوو شکر تۆ قۆڕ نیت و منیش تەلاقەکەم نەکەوتووە. ئەم قسەی کرد و ڕۆیشت. سبەینێ چووەوە لای ژنە وتی فڵانی هەرچی بوو هەتا ئێستا ڕابورد ئیتر لە ئەتیباری ئێستاکەوە تۆ خوشکی من و منیش لەسەر دەستی تۆدا تۆ بەبێ چونکە ئەزانم تۆ ئافرەتێکی داوێن پاک و شیر پاکیت. حاکمێکی پێشوو کابرایەکی لە بناری کفری لێ یاخی ئەبێ و هەرچەند ئەکا بۆی ناکەوێتە ڕەت هەر لەشکرێ ئەنێرێتە سەری ئەو بەلایەکی تر بۆی دەرئەچێ ئاخری چار نامێنێ دێنێ 300-400 سوار و تفەنگچی سوار ئەکا و خۆی لەگەڵیان ئەچێ شەو ڕۆژ ئەیکوتن بەبێ وچان تا ئەچنە بناری کفری و ئەو شوێنە کەچەتەکانی لێ لە نیوە شەوێکە ئەگەنە ئەوێ
حاکم یاساغی ئەکا کە کەس نە ئاگر بکاتەوە نەتەقە بکە نەدەنگی لێوە بێ ئەمانەش بۆ ئەوە کە بەبێ دەنگ و سنگ هەر بەو شەوە ئابلۆقەی چەتەکان بدەن و لە بەیانیە بەبێ قسە بیانگرن هەموو سەنگەر دا ئەمەزرێنن حاکمیش سێشەوە نەنووسووە زۆری خەودێت سەر ئەکاتە سەر بەردێک و بە کابرای نۆبەتچی ئەڵێ تۆ وریا بە و هیچ دەنگ مەکەن من وەنەوزێک ئەدەم کە چاوی ئەچێتە خەو بایەکی لێ ئەبێتەوە کابرایەکی تری نۆبەتچی کە دوورتر ئەبێ نازانێ ئەمە پاشایە ئەڵێ ئەی بەکیرم نۆبەتچیەکەی لای پاشا پێ ئەڵێ کوڕە کەرام باو گاو تۆ نابێت تۆزێ شەرمت ببێ ئاخر تۆ نازانی ئەوە پاشا بوو ئەویش ئەڵێ کورە کەرام باوگا و خۆتی من چوزانم کێ بووە لەم هەراو هۆریای ئەمانە پاشا بەخەبەر دێت ئەپرسێ ئەوە چییە نۆبەتچیەکەی ژوور سەری قسەکەی پێ ئەڵێ ئەویش ئەڵێ وز بن مەیکەن بە هەرابا چەتەکان نەوەک بزان و بڕۆن ئەم هەڕەشەی ئەو هیچ کەڵکی نابێ ئیش لە ئیش ئەتەرازێ و نۆبەتچیەکان دەست ئەدەنە تفەنگلەیەک و ئەبێ بەتەقە چەتەکان بە ئاگا دێن و ئەزانن ئەگەر فریای خۆیان نەکەون گیراون بۆی دەرئەچن و خۆیان ڕزگار ئەکەن ئیتر ئەمان ئەو هەموو عەزیەت و شەو نخوونی و پارێزەیان بە تڕێکی پاشادا ڕۆیشت ئەگەرنەوە لە زمانی سوڵتان بایەزیدا لە ئەستەمبوڵ وەزیرێک ڕایسپاردبوو ئێسترێکی چاکی بۆ بکڕن کە بە سواری پێی بچێ بۆ مابین و بێتەوە ئەم وەزیرە هەموو جار ئەیوت شەیتان هەر نییە هەر کەسێ بڵێ هەیە درۆکە شەیتان چوو خۆی کرد بە ئێستر و لە قەرسیلی کابرایەکی فەقیر دەستی کرد بە قەرسیل خواردن کابرا گرتی و بردیە ماڵەوە هەر چەند پرسیاری کرد خاوەنی نەبوو بردیانە بازار وا ڕێکەوت پیاوی وەزیرەکە هاتبوو ئێستر بکڕێ لێی کڕی وەزیر دوو سێ ڕۆژ سواری بوو تەماشای کرد ئەم ئێسترە ڕەوتێکی خۆشی هەیە فنجانی قاوە نالەنگێنێ و زۆر هێمنە جوتە ناهاوێ گاز ناگرێ ئیتر وەزیر لە خۆشی ئێستر پێی ناکەوتە زەوی ڕۆژێک بە سواری لە مابەینی هۆمایۆن گەڕایەوە بۆ ماڵەوە بۆریە ئاوێک کە لە دیوارێک قایم کرابوو لولەیەکی بچکۆڵە بەسەرەکەیەوە بوو ئێستر دەمی بۆ لولە ئاوەکە درێژ کرد وەزیر زانی کە تینویەتی دابەزی لە غاوی لەسەر داگرت و ئاوی بۆریەکەی بەردا ئێستر دەمی خستە ناو ئاو و باریک بووەوە و بەزین و بەرگەوە چووە ناو لولەکەیەوە وەزیر بانگی کرد کرێکار بێت ئەم بۆریە لەم دیوارە تێک بدا کرێکار دەستیان کرد بە دیوار تێکدان خاوەنی دیوار چوش کاتی کرد چەند جاندرمەیەک هاتن و لە وەزیریان پرسی بۆچی خانووی خەڵکی وێران ئەکەی وەزیر وتی ئێسترەکەم چووەتە ئەم بۆریە ئاوەوە وتیان جەنابی وەزیر خۆ تۆ عەقڵت هەیە ئێستر بەو زەلامیە بۆری بۆ بچووکیە چلۆن ئەچێتە ناوی خۆ ئەم بۆریە ترۆزیەکەی عەرەبستان نییە وەزیر هەر لەسەر قسەی خۆی بوو وتی بە چاوی خۆم چاوم پێکەوت چوو بە کونی ئەو بۆریەدا لە ئاخرا کۆمەڵێک لە پزیشکان کۆبوونەوە راپۆرتیاندا کە وەزیر شێت بووە و خستیانە تیمارخانەی شێتانەوە وەزیری هەژار ماوەیەکی زۆر لە تیمارخانە مایەوە ئاخری دۆست و برادری هاتن وتیان باوکم تۆ واز لەو قسەیە بێنە با ڕزگارت بێ ئەمجا کابرا بە ناچاری وتی با بە درۆم کرد بە هەر تکاو پارانەوەیەک بوو لە تیمارخانە هاتە دەرەوە ڕۆژێک بەو کۆڵانەدا بۆریەکەی لێبوو ڕابورد تەماشای کرد ئەوە ئێسترەکە هەردوو گوێی لە کونی بۆریەکەوە هێناوەتە دەرەوە وتی چ بکەم چاوێکم لە گوێچکەکانتە و چاوێکیشم لە گۆشەی تیمارخانەکەیە هەتیوێکی کەچەڵەی ڕووتەڵە هەبوو ناوی سێتە و گاوانی کانی مانگا بوو هەموو ڕۆژێک نانێکی بە خێری شەیتان ئەدا بە هەژارێک ڕۆژێک شەیتان لەسەر کانیەکەی کانی شەیتان هاتە لای وتی هەموو دنیا دوژمنی منن تۆ بۆچی خێرم بۆ ئەەکەی گاوان وتی چونکە خەڵکی هەموو دوژمنی تۆن منیش لە ڕقی خەڵک تۆم خۆشەوێ شەیتانیش دەستی کرد بە باخەڵیا بلوێرێکی دەرهێنا و دای بە گاوان و ئیتر دوعاخوازی لێ کرد و ڕۆیشت گاوان وتی با نەختێ بلوێر لێدەم لەگەڵ فیقەی بلوێر بەجارێک گاگەڵ کۆبوونەوە دەستیان کرد بە هەڵپەڕی مانگای پیرەژنێک سەرچۆپی ئەکێشا کەوت و قاچێکی شکا ئێوارە پیرەژن کە مانگای بە قاچی شکاو بۆ هاتەوە دەست بەجێ بەڕاکردن چوو بۆ لای حاکم شکاتی کرد حاکم سێتەی بانگ کرد و وتی کوڕە بۆچی قاچی مانگای ئەم پیرەژنەت شکاندووە سێتە وتی
قوربان من بلوێرم لێ ئەدا گاگەلەکە هەموو هەڵ ئەپەڕی مانگای ئەم پیرەژنە لە سەرخۆشی سەرچۆپیدا کەوت و قاچی شکا حاکم وتی کوڕە هەتیوە کە چەڵەی نەکبەتە چلۆن مانگا هەڵ ئەپەڕێ وتی قوربان بە بلوێری من هەڵ ئەپەڕێ حاکم وتی بزانم چۆن بلوێرێک لێ ئەدەی سێتە بلوێری لە پشتی کردەوە لەگەڵ دەستی کرد بە بلوێر لێدان حاکم هەڵسا دەستی کرد بە هەڵپەڕی وتی پیرەژن ناتکەوێ پیرەژنیش دوو دەستە سەڕی گرت بە دەستەوە و دەستی کرد بە سێپێی وتی قوربان بیشم کەوێ هەر نامەوێ بیشم کەوێ هەر نامەوێ ئەڵێ کابرایەکی کورد جوو تێگا و کەرێکی هەبوو هەموو ڕۆژێگایەکانی ئەبرد بۆ جووت ڕۆژێک یەکێ لە گاجووتەکان چووە لای کەرەکە وتی لە ڕێی خوادا تەکبیرێکم بۆ بکە خۆ من ئەوەندە جووتیان پێکردم پسام کەرەکە وتی ئێوارە کەکایان بۆ هێنای و کزنیان دای تێمەی خۆ اینجا خاوەنەکەمان وا ئەزانێ نەخۆشی ئیتر جووتت پێ ناکە لەسەر تەکبیری کەرەکە گاجووت ئێوارە نەکای خوارد و نەکزن کابرای خاوەنی وتی ئەگەر جووتەکەم پەکی بکەوێ ماڵوێران ئەبم چاک وایە ئیمڕۆ کەرەکە برم لەگەڵ گاجووتی پێ بکەم هەتا گاکە چاک ئەبێتەوە اینجا کەری دایە بەر و بردی ئێوارە کە لە جووت هاتنەوە کەرەکە وتی ئەمە من چیم کرد بەخۆم ئەگەر چارێک نەدۆزمەوە تیاچوو هەستا چووە لای گاجووتەکە وتی فڵانی لەبەر قاری تۆ دەردی خۆمم لەبیر چووەتەوە پرسی بۆچی کەروتی ئاغاکەمان ئیمڕۆ لەگەڵ گاسێنێک قسەی ئەکرد ئەیود گایەکەم نەخۆشە ئەگەر چاک نەبووەوە سبەینێ وەرە لێم بکڕە سەری ببڕە گاجووتی هەژار کە ئەمەی بیست ئێوارە دەستی کرد بە کاو ئالیک خواردن بەم جۆرە کەری قومارباز خۆی لە جووت ڕزگار کرد و سەری گای خستەوە ژێر نێڵ کابرایەکی کوردی خەڵکی قەلاچۆلان هەبوو زۆر بەدبەخت بوو ئەو هەژارە هەر لە ماڵ بەهاتایەتە دەرەوە ئیتر دووچاری دەردی سەر و چرمتێک ئەبوو ڕۆژێک خزمێکی هات وتی مردوت مرێ تۆ ئەمە چییە هەر لە ماڵەوە دانیشتووی نە ئەچیتە ماڵ خزمێک نە سەرێکی بازار ئەدەی نە دەرو دەشتێک ئەەکەی وەکو پشیلەی گوێ ئاگردان کەوتووی وتی برا چ بکەم ئەوەندە بەدبەختم هەر لە ماڵ چوومە دەرەوە ئیتر تووشی زەرەر و زیانێک ئەبم اینجا کەوا بوو هەر لە ماڵەوە دانیشم باشە خزمەکەی وتی ئەمەی تۆ ئەیڵەی هەمووی فکر و خەیاڵی شێتیە ئەمڕۆ وەرە لەگەڵ من سەعاتی ئەگەڕێن ئەگەر تووشی بەڵایەک بوویت ڕاستە ئەگەر نەبووی ئەوە واهیمەیە گرتووتی هیچی تر نییە کابراوتی بڵێم چی باشە لەگەڵت دێم هاتن تا گەیشتنە بەردەم سەرای حکوومەتیەوە تەماشایان کرد کەوا ئەسپێک بەرەڵا بووە بە تاو هات بۆ ناو بازار کابرایەکی خزمەتکار بانگی کرد خەڵکینە ئەسپی دارۆغایە مەیەڵن بچێتە بازارەوە کابرای بەدبەخت بەردێکی بچکۆڵەی هەڵگرت و هاویشتی بۆ ئەسپەکە بەڵکو بگەڕێتەوە بۆ سەرا و نەچێتە بازارەوە خەڵکەکە بکا بەژێرەوە کەچی بەردەکە کەوت لە چاوێکی ئەسپەکە و چاوێکی کوێر کرد خەڵکی کۆ بووە و ئەسپەکەیان گرتەوە کابرای مەیتەری دارۆغا پەلاماری کابرای بەدبەختی داوتی های سەگ باب تۆ ئەسپی دارۆغات بۆچی بەم دەردەبرد یەڵا با بڕۆین بۆ لای قازی شەرت بێ هەر ئێستا ئەسپەکەت پێ ببژێرم هێنای نەختی هاتن بەملاوە کابرایەکی شارباژێڕی کەرێکی بەبارەدارەوە لە ناو قوڕا کەوتە بوو بانگی کرد خەڵکینە خوا خێرتان بنووسێ وەرن ئەم کەرەم لەگەڵ ڕاست بکەنەوە هیچ کەس گوێی نەدایە کابراوتی بەخوا من ئەم خێرە ئەەکەم چوو کلکی کەری گرت و وتی یا ئەڵڵاه کلکی کەر لە بندا پچڕە خاوەن کەرە وتی خوا بتگرێت تۆ ئەم کەرەی منت بۆچی بەم دەردەبرد والله منیش کەرەکەت پێ ئەبژێرم ئەوە شکاتکار بوون بە دوو کابراوتی وا چاکە هەڵێم ئەگینە ئەمانە بە پەنم ئەبەن تەماشای کرد ماڵێکی خۆش تاکێکی قاپیەکەی پێوە دراوە تاکێکی کراوەتەوە تەکانی دا خۆی لە دەست مەیتەر ڕاپسکان و فڕکەی کرد بۆ ماڵەکە مەگەر ژنی خاوەن ماڵەکە زگی پڕ بوو لە پشت ئەو تاکە قاپیەوە کە پێوە درابوو سەیری کۆڵانی ئەکرد کابرا وەها بە توند قاپی کردەوە درا لە زگی ژنەکە و دەست بەجێکەوت و مناڵەکەی لەبار چوو کابرای خاوەن خان و وتی دەری نەکەن ئەو سەگ بابە کابرا بە پەیژەدا سەرکەوتە سەربان 5-6 کەس بە دوایەوە
تەماشای کرد خانوویەکی زۆر بەرزە، ئەوە لە حەوشەکەیدا جێگایەک ڕاخراوە. وتی وا چاکە باز بدەمە سەر ئەو نوێنانە، ئەگەر ملم شکا ئەوە ڕزگارم ئەبێ، ئەگەر خۆ هیچیشم لێ نەهات دیسان دەرباز ئەبم، چونکە ئەمانەی بە شوێنمەوەن ناوێرن باز بدەنە خوارەوە. ناوی خوای هێنا تف لە شەیتان دوور لە ڕەحمان بازیدایە سەر جێگاکە، مەگەر کابرایەک نەخۆشە لە ناو نوێنەکانە نووسە بوو کە بازیدا کەوت بەسەر ورگیە، ئەویش دەست بە جێگیانی دەرچوو، خێزانی ئەو ماڵەش کەوتنە دوای، ها لێرە ها لەوێ، ئاخری گرتیان باڵیان بەست و هێنایان بۆ سەرا. قازی لە هۆدەی خۆی نەبوو، هۆدەیەکی بچکۆڵە هەبوو بۆ حەسانەوە تەرخان کرابوو لەوێ بوو. ئەمانە کە هاتن یەکێ براکوژراو، یەکێ ژن منداڵ لەبەر براو، یەکێ ئەسب کوێرکراو، یەکێ کلکی کەر بچڕاو کردیان بەهرە. قاپیەوانەکە وتی کوڕە هەرا و قڕاقڕ مەکەن، جەنابی قازی لە ژوورەوە دەوری دەلائیل دەکاتەوە. کابرای بەدبەخت پەنجەرەیەکی بچکۆڵە لە دیوارەکەدا بوو، لە پەنجەرەکەەوە تەماشای کرد ئەوە قازی هەتیوێکی لوسی گرتووەتە بەرکار خەریکە لەگەڵی. کابرا بە دەنگێکی قایم وتی من هیچ ناترسم، قازی ئەوە لەسەر بەرماڵ دانیشتووە، بە شەرع ئیش ئەکا، چاویشم لێیە، دەلائیل الخەیرات ئەخوێنێ، کەوا بوو هەرچی داد و عادل بێ ئەو ئەوە ئەکا. قازی ئاوڕێکی بۆ کوونەکە دایەوە کابرای ناسی، زۆری پێ نەچوو هاتە دەرەوە، چوو لەسەر کورسی حکم دانیشت. خەڵکەکە چوونە ژوورەوە، کابرا کە براکوژراو بوو، قازی لێی پرسی شکاتت چییە لەم کارە؟ وتی قوربان برایەکم نەخۆش بوو، لە ماڵەوە لە حەوشە لە ژێر لێفێکدا کەوتە بوو، ئەم کابرایە بازی داوەتە سەرسکی، براکەم مردووە، داوای خوێنی برام ئەکەم. ڕووی کرد لە کابرای بەدبەخت و وتی تۆ ئەڵێی چی؟ ئەویش وتی جەنابی قازی ئەفەنی، من قسە و مدافعم هەر ئەمەیە، بۆ خاتری ئەو دەلائیل الخەیراتە کە تلاوەتت ئەفەرموو من چاوم لێ بوو، بە عەدالەت لەگەڵم ببزوەوە. قازی هەندێ فکری کردەوە وتی بە براکوژراو پێویستە ئەم کابرایە بنێرین لەو جێگایە کە براکەت لێی کەوتبوو لەوێ ڕاکشێ، تۆش لە سەربانەوە باز بدەرە سەر زگی، بەم جۆرە بیکوژەرەوە. کابراوتی قوربان تۆ چی ئەفەرمووی؟ ئەگەر من لەو بانە خۆم بەردەمە خوارەوە ملم ئەبێ بە ئەسپۆن، نازانم ئەم سەگ بابە چۆن ئەستۆی نەشکاوە. قازی فەرمووی ڕۆڵە لە مەجەللەدا وا ئەفەرمیێ و ئێستاش تۆ حەقت هەر ئەمەیە. کابراوتی بەخوا من ئەم حەقم ناوێ و لێیدا ڕۆیشت. کابرا کە ژنی منداڵی لەبەرچوو بوو هاتە پێشەوە وتی جەنابی قازی ئەفەنی ژنەکەم زگی پڕ بوو، لە داڵاندا لە پشت قاپیەوە ڕاوەستاوە، تەماشای کردووە ئەم کابرایە لە پڕ هاتووە، قاپیەکەی بە جۆرێک داوە بە سنگ و زگیە، دەست بەجێ کوڕێکی لەبار چووە، ئێستا داوای خوێنی ئەو کوڕە ئەکەم. کابرا دیسان وتی قوربان جەنابی قازی بە قوربانی ئەو دەلائیل الخەیراتە بم کە چاوم لێبوو متاڵات ئەفەرموو هەر بە حەق. قازی تۆزێ بیری کردەوە و ڕووی کردە کابرای مێردی ژنە وتی باوکم بە قانون ئەبێ ژنەکە بدەین بەم کابرایە بچێ لەگەڵی خەریک بێ، هەتا زگی پڕ ئەکاتەوە، ئەو وەختە بداتەوە. کابراوتی قازی ئەفەنی ئەمە ناکەم. قازی فەرمووی کوڕم حەقت هەر ئەوەیە بە شەرع و بە قانون. ئەم کابرایەش بۆی دەرچوو. ئەمجا خزمەتکاری دارۆغە هات وتی قازی ئەفەنی ئەسپی دارۆغا بەربوو بوو، ڕووی کردە بازار، منیش بانگم کرد مەیەڵن، ئەم کابرایە بەردێکی هاویش چاوێکی ئەسپەکەی کوێر کرد، ئەسپەکە نرخی 100 لیرە بوو، ئێستاکە 10 لیرە ناکا، شکاتی بژاردننی ئەم پارەیە ئەکەم. قازی وتی کابرا تۆ ئەڵەی چی؟ کابرا دیسان هەروتی قازی ئەفەنی بیکە بە خاتری دەلائیل الخەیراتەکە، ئەگەر بە عەدالەت لەگەڵم نەکەی. قازی لە دڵی خۆیان هەندێکی تر فکری کردەوە، ڕووی کردە خزمەتکاری دارۆغا وتی پێویستە ئەسپەکە بکەین بە دوولەتەوە، لە تەساغەکەی بنێرین بۆ بازار، چەندی کرد حەقی ئەو لەتە کە چاوەکەی کوێر بووە لێی ئەستێنین. خزمەتکارەکە وتی قوربان خۆ ئەسپەکە ئێستاش 10 لیرە ئەکا، ئەگەر بیکەین بە 2 کەرتەوە هیچ ناکە، ئەمە چلۆن ئەبێ. قازی فەرمووی ڕۆڵە حەقی تۆ هەر ئەمەیە و لە مەجەللەدا وا ئەفەرموێ،
کابرای خزمەتکار ملێکی بادا و شانی حیز کرد و ڕۆیشت. کابرای کلکی کەرپچراو کە ئەمەیدی ڕانەوەستا لێیدا ڕۆیشت. قازی بانگی کرد: وەرە کوڕە تۆ شکاتت هەبوو. وتی: نەخێر قوربان، هیچ شکاتێکم نییە. وتی: ئەی ئەو کلکی کەرەت بۆ چ بەدەستەوەیە؟ وتی: قوربان ئەچم بۆ لای قەراج بێژنگ دروست ئەەکەم. و لێیدا ڕۆیشت. کابرای بەدبەختیش بە دوعای خێرکردن بۆ قازی هاتە دەرەوە. قازی هەواسان لەگەڵ هەتیوێکی زۆر جوان سەر و ساخت دائەخا. هەرچەند ئامۆژگاری ئەکەن شوورەییە دەست لە یەخەی ئەم کوڕە بکەرەوە با ئابرۆت نەچێ، ئەم قسانە کاری تێناکە. شەوێک پێکەوە ئەنون پادشا ئاگدار ئەکەن ئەویش بەیانی زوو ئەچێتە سەر جێگاکەی. تەماشا ئەکا قازی کوڕێکی جوانی لە باوەشایە و خەنجەر لە کێلانە. بە هێواشی خەبەری ئەکەنەوە. قازی سەر بەرز ئەکاتەوە سیرەکە ئیش لە ئیش ترازاوە. ئەڵێ ڕۆژ هەڵهاتووە، ئەڵێن بەڵێ. ئەڵێ لە کاملاوە، ئەڵێن وەکو جاران لە ڕۆژەڵاتەوە. ئەڵێ کەواتە هێشتا قاپی تەوبەدا نەخراوە، خوایە تۆ ببێ لەم ئیشە نابەجێم. پادشا ئەڵێ ئەم قسانە کەڵکت ناگرێ، ئەبێ لەسەر ئەو کۆشکە بتخەمە خوارەوە پارچە پارچە ببیت بۆ ئەوەی هیتر چاوی بترسێ و کەسی تر جارێکی تر شتیوانەکە. قازی ئەڵێ: پادشاهم، هی وەکو من زۆرە، یەکێکی تر بخەرە خوارەوە با من چاوم بترسێ. پادشا پێ ئەکەنێ و لێ خۆش ئەبێ. پیرەژنێکی پەرپوت تاقە کوڕێکی هەبوو، ناوی هەباسێ بوو. هەباسێ هەموو جار ئەچووە دیوەخانی ئاغا و ئەهاتەوە. دایکی لێ ئەپرسی: ئەرێ ڕۆڵە هەباسە، لە دیوەخان چە باسە؟ ئەویش ئەیوت: هیچ نییە دایە. هەباسێ کوڕێکی هاوڕێ هەبوو، ڕۆژێک پێکەوە هاتنەوە بۆ ماڵەوە. دایکی دیسان لێ پرسی: ئەرێ ڕۆڵە هەباسە، لە دیوەخان چە باسە؟ ئەویش وتی: هیچ نییە دایە. کە هاتنە دەرەوە هاوڕێکەی لێ پرسی: ئەوە دایکت ئەم قسەیە بۆچی ئەکا؟ وتی: نازانم، هەموو ڕۆژێک کە ئەچمەوە ئەم پرسیارم لێ ئەکا. کوڕە وتی: ئەوە تۆ نایزانی، من تەکبیرێکت بۆ ئەکەم. سبەینێ کە چوویتەوە لێ پرسید بڵێ دایە، ئاغا لە دیوەخان بڕیاری داوە ژنی بێمێرد نەمێنێتەوە، تەنانەت پیرە ژنیش کە هیچی لە باردا نەبێ، هەر ئەوەندە بتوانێت 2 هۆقە خوێ بخاتە هەمانەیەکەوە، ئەبێ بە مێرد بدرێ. بچۆ ئەمەی پێ بڵێ و وەڵامەکەم بۆ بێنەوە. سبەینێ هەباسێ کە چووەوە دیسان دایکی پرسی: ئەرێ ڕۆڵە هەباسە، لە دیوەخان چە باسە؟ ئەویش وتی: دایە شتێکی وان نییە، تەنها ئەوە نەبێ و قسەکەی بۆ گێڕایەوە. وتی: ئات و خوا ڕۆڵە 2 هۆقە خوێم بۆ بخەرە ئەو هەمانەیەوە بزانم ئەتوانم هەڵی بگرم. کوڕە هەستا خوێی بۆ کردە هەمانەوە. پیرەژن بە نقەنق پێوە نیشت و هەڵی گرت. وتی: لام وایە ڕۆڵە کەڵکم پێوە هەیە. ئەویش وتی: باشە. کەوتنە سبەینێ هەباسێ لەگەڵ کوڕەکەی هاوڕێیدا هاتنەوە بۆ ماڵەوە. کوڕەکە وتی: داپیرە، لە شەرعی خوا و پێغەمبەرە مێردکردن، ئێستاش وا لەسەر قسەی ئاغا ئەبێژنی بێمێرد نەمێنێتەوە، ئێمەش مێردێکمان بۆ تۆ دۆزیوەتەوە، ئەبێ مێردی پێ بکەی. پیرێژن وتی: باشە بە قوربانت بم، مادەم ڕووم لێ ئەنەی دڵت ناشکێنم، کەیفی خۆتە. کوڕەش ئەڵێ: دەباشە خوا مبارەکی کە، تۆ خۆت ڕێکخە تا ئێمە خەبەر بە ماڵی زاوا ئەدەین. پیرەژنە دەست ئەکا بە خۆڕێخستن و تاس و لوزدانی خۆی. سبەینێ کوڕەکە و هەباسە دێنەوە و گوێ درێژێک دێنن. کوڕە دێتە ژوورەوە ئەڵێ: داپیرە هەستە با بڕۆین. ئەویش ئەڵێ: ئاخر من مارە نەکراوم، چۆن بچین؟ ئەڵێ: مەلاو شاهید و هەموو شت لە ماڵی زاوادا دانیشتون چاوەڕێمان ئەکەن، لەوێ مارەت ئەبڕن. پیرەژنە دێتە دەرەوە، سواری کەرەکەی ئەکەن و کابرا بە 2 زەل لە لێدان پێش ئەکەوێ و هەباسەش ئەکەوێتە شوێنی. ئەیبەن هەتا ئەگەنە بەر کونە ورچێک، لەوێ ئەیبەنە ژوورەوە پێ ئەڵێن: تۆ لێرە دانیشە تا ئێستا مێردەکەت دێت بۆ لات. ئێمە ئەچین، هەباسێ بە وەکالەتی تۆ مارەت ئەبڕێ، لەوێ دای ئەنێن و خۆیانی لێدا ئەگرن. زۆری پێ ناچێ، ورچە بە بۆڕەبۆڕ دێتەوە و ئەچێتە کونەکەی خۆیەوە. سیر ئەکا وانێ چیرێکی بۆ دانراوە، ئەچێتە سەری و بە قەپاڵ بەر ئەبێتە سەر و گوێلاکی پیرەژنە. پیرەژنیش لایوا ئەبێ ئەمە مێردەکەیەتی، چونکە تاریک بوو چاوی لێ نەبوو، هەر ئەیوت: چۆن وا ئەبێ؟ باوکی هەباسێ ماچماچۆکی ئەکرد،
قەت قەپۆکی ناگرت. ورچە پیرەژن هیلاک ئەکاو لەوانە ئەبێ بیخوا کوڕەکان لێ ڕائەپەڕن و ورچە ئەکوژن و پیرەژنی لە دەست ڕزگار ئەکەن کە ئەیهێننەوە نیوە گیانێکی تێدا ماوە. اینجا هەباسێ پێ ئەڵێ هادایە ئەو ئەشکەوتە چی تایە؟ ئەویش ئەیوت هەباسە، نەدەنگ هەیە و نەباسە، سرم لەم کارە کاسە. حوسێن خانی حاکمی سوورداش کە ئێستاش شوێن قەڵاکەی لە گردی بینی سوورداشی ئەمدی و ئەو دیوە ماوە و خۆیشی لە سوورداش نێژراوە، حاکمێکی بەزەبر و زرنگ ئەبێ. ڕۆژێک کابرایەکی سوورقاوشانی کۆڵێکی لە نۆبەرەی خەیار بۆ دێنێ و بەو بەرەو ژوورەدا سەر ئەکەوێت تا دەگاتە بەرسەرە. قاپیەوان ڕێنادا بچێتە ژوورەوە، ئەڵێ بڕۆ 2 ڕۆژی تر وەرەوە. ئەویش ئەڵێ لە ڕێی خوا خەیارەکان سیس ئەبن و تا ئەو سایە لە لایەکی تریشەوە خەڵکی تریش بۆی دێنن، من بەخششم بەر ناکەوێ. قاپیەوان ئەڵێ ئەگەر بەخشەکەت ئەدەی بە من ڕێت ئەدەم. کابرا ئەڵێ چواریەکێکی بۆ تۆ و ئەوی تری بۆ من. دەست ئەکەن بە سەر و خواردکردن، لە ئاخرا بە نیوەی ڕێ ئەکەون. خەیار ئەبا، خان ئەڵێ دەتمەنی بدەنێ. کابرا نایەوێ. خانیش تووڕە ئەبێ ئەڵێ مادەم بەخششی منی ناوێ 10 داری لێدەن. 3 داری لێ ئەدەن هاوارەکە بوەستن قسەم هەیە. خان فەرمووی چییە؟ ئەڵێ قوربان کە خەیارم هێنا قاپیەوان نەیهێش بێمە خزمەتت، وتی هەرچی بەخشش وەرئەگری بۆ من بێ ئینجاڕێت ئەدەم. لە پاشا هاتە سەر 3 و دوای بوو بە نیوەی. ئێستا 3 دارم خوارد، ئەوە 3ەکە من بە 3 ڕائەکەم ئەوی تری بۆ قاپیەوان بێت. قاپیەوان بانگ ئەکەن 3 داری لێ ئەدەن ئەڵێ قوربان بە 3 ڕازیم، لە لوتی خۆم و باوکیشم دێتەوە. خان پێ ئەکەنێ 50 تمەن ئەدا بە کابرا و قاپیەوانیش جارێ هەر تۆپەجاوەکەی بۆ ئەمێنێتەوە. گەنجی درەخشان لە سەرگوزەشتی کوردانەیە ئەڵێ کابرایەکی جۆڵا ژنێکی جوانی هەبووە. ژنەکە ئەیویست حاشای لێ بکا بەڵام مێردەکەی تەلاقی نەدا. بەڕێکەوت حاکمی ئەو شارە خەوێکی دی بوو، جارچی جاڕیدا کە پادشا خەوی دیوە و نایشی گێڕێتەوە. هەر کەس بێت و بڵێ تۆ ئەو خەوەت دیوە و تەعبیری لێ بۆ بداتەوە، خەڵاتێکی زۆری ئەکا. ژنی جۆڵا ئەمەی بەهەل زانی، وتی خەبەری لێ ئەدەم کە خەو ئەزانێ لە پاشا نایشی زانێ، پادشا ئەیکوژێ و من ڕزگارم ئەبێ لە دەستی. هەستا چووە لای پادشا وتی قوربان مێردەکەی من ئەگەر کەسێ لە وڵاتێکی تریش خەون ببینێ، لێرە ئەو ئەیزانێ و تەعبیریشی زۆر چاک لێک ئەداتەوە. بەڵام دەخیل کارێکی وا مەکە بزانێ من خەبەرم لێداوە، ئەگینا دەمکوژێ. پادشا دەست بەجێ ناردی، جۆڵایان کێش کرد، وتی جۆڵا خەوم دیوە، پێم بڵێ چیم دیوە و تەعبیریشی چییە؟ جۆڵا وتی قوربان ئەمە ئیشی عالم و مەشایخە، من جۆڵام. جۆڵا ئەم جۆرە شتانە لەکوێ ئەزانێ؟ جۆڵا هەر چەندە داد و بێدادی کرد کەڵکی نەبوو. ئاخری پادشا ئەمری کرد ڕایان خست بەدار، ئەوەندەیان لێدا هەتا لە زمان کەوت. ئەمجا هاواری کرد پادشاهم شەوێک مۆڵەتم بدە، ئەگەر عەرزم نەکردی بمکوژە. پادشا بەرەڵای کرد کە سبەینێ بێت و پێی بڵێ. جۆڵا چووە شاخی کەرەفتوو، لە بەردەمی ئەشکەوتەکەدا دانیشت و دەستی کرد بە گریان بۆ حاڵی خۆی. وەختی عەسر ئەژدیهایەک لە ئەشکەوتەکە سەری هێنایە دەرێ، وتی ئەوە بۆچی ئەگری؟ جۆڵا کارەساتی خۆی بۆ گێڕایەوە. ئەژدیها وتی جۆڵا ئەگەر پێت بڵێم ئەو خەڵات و بەراتە کەوەری ئەگری نیوەی ئەدەی بە من؟ جۆڵا وتی بە قوربانت بم 1000 جار. ئەژدەها وتی دەهەستە بچۆ بە پادشا بڵێ لە خەوتە لە جیاتی باران مەیمون ئەباری و حوشەی ماڵەکەت پڕ بوو لە مەیمون. ئەویش ئەڵێ وابوو. اینجا معناکەی ئەوەیە کە ئیمساڵ خێر و بەرەکەت زۆر ئەبێ و خەزێنەت پڕ ئەبێ لە پارە. ئیتر جۆڵا چووە لای پادشا و بەم جۆرە پێیوت. پادشا ئەمری کرد گەنج و جەواهرێکی زۆریان دایە جۆڵا. جۆڵاش هەموو خەزنەکەی بردەوە بۆ ماڵەوە، لە دڵی خۆیدا لێکی دایەوە من بۆچی لەم خەڵاتە بەشی ئەژدەها بدەم، خۆمار دوژمنە، وا چاکە بچم بیکوژم. تیر و کەوانێکی هەڵگرت و چووە بەردەمی ئەشکەوت. مارەکە سەری هێنایە دەرەوە، جۆڵا تیری خستە کەوان بیهاوێ، مارکشایەوە دوا و نەکوژرا.
جۆڵا هاتەوە دەوڵەمەند بوو مەسەلەیەکی کوردیە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. ژنەکە ئیتر ملی بۆ ڕاکێشا. لە دوای 1-2 مانگ کە پادشا دیسان خەوی دی و جۆڵایان هێنا و فەرمووی ئیمشەویش خەوێکی سەیرم دیوە پێم بڵێ. جۆڵاوتی قوربان بەخوا نایزانم. پادشاوتی من ئەمانە نازانم ئەتکوژم. بە کورتی نەختێکی تریان چەرمەسەریدا دیسان مۆڵەتی خواست و چووەوە بەردەمی ئەشکەوت زۆر گریا و پاڕایەوە. مارەکە سەری هێنایە دەرەوە پرسی جۆڵا چە باسە؟ وتی دەخیل ئەژدەها من کردم تۆ مەیکە حاڵێکی وا هەیە ئەم جارش فریام کەوە. ئەژدەها وتی تۆ پیاوێکی خراپی وەکو لە خەڵاتەکە بەشم نادەی ئەتەوێ بشم کوژی. جۆڵاوتی ناماقۆڵیم کرد بمبەخشە. ئەژدەها وتی بچۆ بڵێ پادشاهم لە خەوتا دووربینت بەدەستەوە بوو تەماشای دنیات پێکرد. تعبیریشی ئەوەیە کە چەند وڵاتی تر ئەگری و ئەیخەیتە سەر وڵاتی خۆت. جۆڵا هات بەم چەشنە بۆ پادشای گێڕایەوە. ئەم جارە 2 ئەوەندەی جاری پێشوو خەڵاتی وەرگرت. دیسان لە دڵی خۆیان وتی بۆچی بەشی ئەژدیها بدەم؟ بەخوا نایدەم. لە دوای 1-2 مانگی تر هەم دیسان پادشا ناردی بە شوێن جۆڵادا وتی جۆڵا خەوێکی تریشم دیوە. جۆڵا دیسان مۆڵەتی خواست و چووەوە بەردەمی ئەشکەوت. هەندێکی چاک قۆڕاندی. ئەژدەها سەری هێنا وتی دەی جۆڵا ئەمجا چی دەوێ؟ جۆڵا ئەحواڵی خۆی بۆ گێڕایەوە. ئەژدەها وتی بچۆ بڵێ پادشاهم لە خەوتا سواری کەربوو بووی گوریسێکت بەدەستەوە بوو. ئەویش ئەڵێ وایە. بڵێ حکوومەتەکەت زۆر بەهێز ئەبێ و گەلێ دەوڵەمەندتر ئەبی. جۆڵا چووە لای پادشا و کارەساتی پێوت. ئەم جارە لە هەردوو جارەکە زیاتر بەخششی وەرگرت. جۆڵا لێکی دایەوە وتی من زۆر بێوەفام. وا چاکە خەڵاتی ئەم جارم هەمووی بەرم بۆ ئەژدەها. ئەو هەموو جەواهیر و ئاڵتونەیدا بە کۆڵیا و چووە بەردەمی ئەشکەوت. مارەکە لی پرسی جۆڵا چییە؟ جۆڵاوتی بە قوربانت بم. ئەم جارە هەرچم وەرگرتووە هەموم بۆ تۆ هێناوە. ئەژدەها وتی جۆڵا من مارم. مار گەنج و جەواهری بۆ چییە؟ جۆڵا هەرچیت کردووە لێت ناگرم و لەم پیاوەتیەشت مەمنون نابم چونکە ئەوە هەموو کارەساتی ڕۆژگارە. ئەوەڵ جار زەمان وابوو کە چاکت لەگەڵ هەر کەسێ بکردایە پاداشتی بە خراپە ئەدایەوە. دووهەم زەمان وابوو ئەگەر لە بەرامبەر چاکەدا چاکی نەبوایە خراپەش نەدەبوو. ئێستاش زەمان چاک بووە. ئەگەر چاکە لەگەڵ هەر کەسێ بکرێ کۆشش ئەکا بۆ ئەوە 2 چەندانە تۆڵەی بداتەوە. لە زەمانی پێشوو لەو کوردەواریە شەڕەگا و شەڕەکەڵەشێر و شەڕەسەگ و شتیوا باو بووە. بەو بۆنەوە داستانی کوردی ئەڵێ ڕۆژێک پادشایەک لەگەڵ وەزیرەکەی هەر یەکێگایەکی شەڕیان ئەبێ لەسەر گرەوێکی قورس شەڕیان پێەکەن. گای پادشا گای وەزیر ئەبەزێنیە و پادشا گرەوەکە لە وەزیر ئەستێنێ. کابرایەکی ڕووتەڵەی کورد جوتیارە بێ ئێوارە کە دێتەوە گایەکی کەوتووی لەڕی توک ڕووتاوەی شاخ چەوت و چەوێڵی لە تەویلەکەدا ئەبێ ئەچێ ئەڵێ گاڕوت خوا بتگرێ نەگێرە ئەەکەی نەجووت ئەەکەی نەبارم بۆ هەڵ ئەگری هەر خۆت بە مردوو خستووە کا ئەخۆی و هیچی تر 2-3 داری لێ ئەدا. گالەر ئەڵێ ئاغا بۆچی لێم ئەدەی؟ ئاغاکەی ئەڵێ کە تۆ ئیشێکم بۆ نەکەی بە کەڵکی چی دێیت؟ ئەمڕۆ گای پادشا و گای وەزیر شەڕیان پێ ئەکردن. گای پادشا پارەیەکی زۆری بۆ خاوەنی بردەوە. خۆ تۆ بە کەڵکی هیچ نایی. گاڕوت ئەڵێ ئاغا هەر ئێستاکە لەگەڵ پادشا گرەو بکە. ئەگەر سبەینێ گای پادشام بەزان و گرەوەکەم بردەوە خزمەتم بکە. ئەگەر من بەزام و دۆڕاندت سرم ببڕە و گۆشتەکەم بدە بە سەگ. کابرای جوتیار دەست بەجێ ئەچێتە دیوانی پادشا ئەڵێ قوربان من گایەکم هەیە شەڕی پێەکەم. پادشا ئەڵێ لەسەر گرەو نەبێ شەڕ بە گای خۆم ناکەم. جوتیار ئەڵێ منیش ئەمەوێت لەسەر گرەو بێت و لە 200 لیرەش کەمتر نەبێ. اینجا هەردووکیان ڕێ ئەکەون کە یەکێ 200 لیرە بدەنە دەست پیاوێک. بەیانی گای هەر کەس سەرکەوت 400 لیرەکەی بدرێتێ. جوتیار دێتەوە ئەچێتە لای گاڕوت ئەڵێ دەخیلت بم گاڕوت 200 لیرەم قەرز کردووە دام ناوە بۆ گرێوی شەڕی تۆ. بەیانی ڕووزەرد و ماڵوێرانم نەکەی. گاڕوت ئەڵێ ئاغا
ئەمر بکە دوو زەلام هەر یەکێ سەبەتەیەکی زلە بەدەستەوە بگرن و لە پشتمەوە بیهێنن. کابرای جووتیار بە قسەی ئەکا. گاڕوود هەرپەتی لە ملدا ئەماڵن ئیتر پەلاماری ئەدا. گای پادشا لەگەڵ چاوی بە گاڕوود ئەکەوێ بەرەو دوا ئەبێتەوە هەڵدێ. گاڕوود لە دواوە 5-6 قۆچ لە پاشەڵی هەڵ ئەدا. گای پادشا ببڕای ئاور ناداتەوە. ئیتر کابرای جووتیار 400 لیرەکە وەرەگرێ و گاڕوود پێش خۆی ئەدا و دێتە ماڵەوە. اینجا ئەپرسێ گاڕوود پێم بڵێ چی بووکەوە ئەو گازەلامە نەیتوانی خۆی بۆ تۆ ڕابگرێ. گاڕوود وتی ئەوەی ڕاستی بێ ئاغا من و ئەو گایە گوێرەکەی ماڵێک بووین. شەوێک من کام بۆ تێکرا بوو بەڵام هیچیان بۆ ئەو تێ نەکرد و زۆری برسی بوو. لە نیوە شەوە لێم پاڕایەوە وتی ئیمشەو تێرم بکە شەرت بێ سبەی شەو سەبەتەیەکت کا بدەمێ. منیش وتم ئەگەر سبەی شەو نەتدامێت چی؟ وتی شەرت ئەەکەم چەند شەو دوا بکەوێ هەر شەوێ سەبەتەیەکت قەرزار بم. اینجا ئەمە 6-7 ساڵە قەرزارمە. ئەمڕۆ کە چوین و لە دوورەوە منی ناسیەوە چاویشی بە سەبەتەکان کەوت وای زانی بۆ قەرزەکە چووم و ئەو هەموو قەرزەشی پێ نادرێتەوە لە بەرم هەڵات. ئەگینا ئەگەر بە شەڕ بوایە قەت من زەوتی ئەوم ئەکرد ئەوە لە ترسی قەرزاری ڕای کرد نەوەک لە ترسی زۆر و باهۆی من. حولی بیابان کە پێ ئەڵێن غول ئەمە سەرگوزەشتی کوردیە. فێربوو بوو بەهاران کە ئەچوو بۆ کوێستان هەوارگەیەکی ئەخستە شاری هەمەدان. پایزان کە ئەگەڕایەوە بۆ گەرمیان دیسان لای ئەدایەوە هەمەدان. ئەگەر چی زیانێکی نەبوو بەڵام لەبەر ئەوە کە بەقەت 70-80 گوریس بخەیتە سەر یەک درێژ بوو منداڵ و ژنکە چاویان پێ ئەکەوت ئەترسان و زۆریان زراویان ئەتەقی. خەڵکەکە بێزار بوو بوون. ڕۆژێک پیاوێکی عاقڵیان تەکبیری بۆ کردن کە ئەگەر قەرزاری بکەن ئیتر نایەتەوە بە هەمەدانە. چەند پیاوێک چوونە خزمەتی وتیان ئاخر نابێت تۆ بەم زلی و درێژیە بە ڕوت و قوتی ئەسوڕیتەوە جوان نییە. وتی بڵێم چی خۆ من هیچم نییە کە جلی پێ بکڕم. وتیان ئێمە جلت بە قەرز بۆ ئەکەین ساڵێکی تر قەرزەکەمان بدەرەوە. غول وتی 1000 جار کوا ئێوە ئەوەم لەگەڵ بکەن. اینجا هاتن هەموو شاری هەمەدان هەر ماڵێ تۆ پێجاویان گرت کردەوە. کراس و دەرپێ و کورتەکێکیان بۆ دروست کرد. ئیتر ساڵی دوایی غول هات بچێ بۆ کوێستان 2 ڕۆژە ڕێگە لە دەوری هەمەدانەوە بە 4 چەنگۆڵە ئەڕۆیشت نەوەکو خەڵکی هەمەدان چاویان پێ بکەوێ و داوای قەرزەکەی لێ بکەنەوە. کابرایەکی کورد هەبوو ماڵ و سامانێکی زۆری هەبوو. لەگەڵ ئەم سامانەیە تاقە کوڕێکی هەبوو. بە هەموو جۆرە نازداریەک ئەم کوڕەی بەخێو کرد و زۆر دڵی پێخۆش بوو. دنیا تا سەر بۆ کەس نییە. باوکەکە بەهاری جوانی هاتە خەزانی پیری و گوڵی تەمەنی لە باخی ژیانە هاتەوەرین. کوڕەکەی بان کرد و وتی ڕۆڵە من سامانێکی زۆرم بۆ کۆ کردویتەوە. ئەوە ئەمە ئاخر چاو پێکەوتنێکە کە تۆ ئەم باوکەی خۆت چاو پێ ئەکەوێ. گوڵی هیوام لە دنیادا تۆ بووی بۆیە ئەو هەموو ڕەنجەمدا تا ئەم سامانم بۆ کۆ کردیتەوە بۆ ئەوە من لە سێبەری تۆدا و تۆ لە سێبەری ئەو سامانەدا بحەسێنەوە. ئەوە من ئەڕۆم نەحەسامەوە بۆ ئەوە تۆ بحەسەیتەوە 3 ئامۆژگاریت ئەەکەم لە قسەی ئەم باوکی خۆتە دەرمەچۆ ئەم ئامۆژگاریانە بەجێ بێنە. یەکەم تا ماوی قومار مەکە. ئەگەر هەر زۆر ئارەزوت کرد بیکەی بچۆ بگەڕێ بزانە وەستای هەموو قوماربازەکان کامەیە لەگەڵ ئەودا بیکە. دووهەم تا ماوی مەی مەخۆرەوە. ئەگەر خۆتت پێڕاگیر نەکرا ویستت بخۆیتەوە بچۆرە مەیخانە بیخۆرەوە. سێەم هەرگیز مەچۆرە لای ژنی قەحبە لەش فرۆش. ئەگەر هەر هەڵیان خراندیت و ویستت بچی لە ئاخر و ئۆخری شەودا بچۆرە قەحبەخانە لەوێ ئیشی خۆت ببینە. ئەمانە ئەندەرزی منن بۆ تۆ لە قسەم دەرمەچۆ. باوکە مرد و ماوەیەکی پێچ و کوڕووکاڵ هاتن و دەوری کوڕیاندا. وتیان دنیا ئەمەی پێ ناوێ و هەموو کەس ئەبێ بمرێ. پیاویش ئەگەر لە دنیادا ماڵ و دەوڵەتی بوو ئاهەنگ و بەزمی لەسەر نەکا چ کەڵکێکی هەیە؟ خۆ تۆ گۆشەگیریت نەگرتووە لە دنیادا بۆچی ئەوەندە خۆت ئەپارێزی؟
دنیا بۆیە خۆشە پیاو قوماری تێدا بکە، بۆیە خۆشە کە خەمەکەی بە بادەی مەی بڕەوێنێتەوە لەگەڵ نازداران و گوڵ ئەنداماندا ڕابوێرێ. ئەم باوەڕە کۆنەیە چییە تۆ کەوتویتە سەری؟ هەستە با بڕۆین تۆزێ لە لەزەتی دنیا تێبگەی. هەرچەندە کوڕا هاواری کرد و هەرچەندە وتی ئاخر باوکم پەندی داداوم کە ئیشی خراپە نەکەم، کەڵکی نەبوو. وتیان تۆ هەستە با بچین دەستی قومار بکەین، ئەو وەختە ئەگەر تاماوی وازت لێهێنا ئێمە هیچمان نەزانیوە. بێعەقڵ، قومار ڕۆژ بە ڕۆژ پیاو دەوڵەمەندترەکە. باوکت ئەگەر لێی بزانایە و بیکردایە ئەو سامانەی ئێستای ئەبوو بە دوو ئەوەندە. بەم جۆرە قسانە کوڕەکەیان لە خشتە بردو وتی باشە، بەڵام ئەوەندە هەیە من کە لێرەدا قسەکەی باوکم ئەشکێنم لەوەدا نایشکێنم کە پێی وتم ئەگەر تیوازت کرد لەگەڵ گەورەتر تیواز بازەکاندا بیکە. با بچین بزانین کێ لە هەموو کەس قوماربازترە و وەستای قوماربازانە من لەگەڵ ئەودا ئەیکەم. وتیان باشە. لیاندا ڕۆیشتن لەم شار بۆ ئەو شار و لەم وڵات بۆ ئەو وڵات، پرسیاریان لە وەستای قوماربازان ئەکرد، هەتا لە ئاخرا ناو نیشانیان دانێ کە لە فڵانە شوێن یەکێک هەیە و لە دنیادا لەوە قوماربازتر ئیتر نییە. چوون دۆزیانەوە. کوڕە لەگەڵ هاوڕێکانیا چوون سەیری کرد، سەریان کرد بە کەلاوەیەکی وێرانەی پەرپوتە کە چوونە ژوورەوە پیاوێک دانیشتووە پیس و پۆخەڵ، گڵێمە شڕێکی خستووەتە ژێری، گۆگرد بەخۆیەوە بنێ بۆ سۆی لێ هەڵناستێ لەبەر ڕووتی و پەرێشانی. وتیان ئەمە وەستای هەموو قوماربازەکانی دنیاە و لەم وەستاتر ئیتر نییە. کوڕا سەیرێکی فەساڵ و دیمەنی کابرای کرد و وتی ئەمەیە کە باندەسی لە قومارکردندا نییە؟ وتیان بەڵێ، تۆ چاوت لەو حاڵ و باڵەی نەبێ، ئەوە زەمان هێناویە بەسەریە. ئەگینا ئەمە ئەوەندە دەوڵەمەند بوو کەس لە ژوور ئەمەوە نەبوو. کوڕە وتی براینە، ئەو پەڕی ئەوەیە کە منیش لە پێناوی قومارە سەرکەوتم و بووم بە وەستایەک وەکو ئەم وەستایە. لە ئاخرا ئەبێ حاڵ و باڵیشم ببێ بە حاڵ و باڵی ئەو، و ئەمە پاشە ڕۆژی پیاوی وەستای قوماربازان بێ، ئەی ئەبێ پاشە ڕۆژی پیاوی شاگرد قومارباز چی بێ؟ کەواتە لەکوێوە هاتوین با بە شوێنەکەی خۆمانە بگەڕێنەوە. دەرزێکی باشم وەرگرت بۆم دەرکەوت کە پاشە ڕۆژی قومارکردن چییە؟ هەرچەندە دۆستەکانی هاواریان لێکرد کەڵکی نەگرت و گەڕانەوە. سا ڕۆژگار هێنایی و بردی دیسان کوڕ و دۆست و برادەر دەورەیان دایەوە وتیان مردوت مرێ، ئەڵێ پشی لەی گوێ ئاگردانی، لە گوێ ئاگردانەکە بەو لاوە هیچی تر نازانی، دەهەستە بۆ ئەوەندە ڕژدی، تۆ ئەو هەموو سامان و ماڵت هەیە ئاخر ئەبێ جارجار پێکە ئارەقێکی بۆ بخۆیتەوە، بەلایەنی کەمەوە بۆ ئەوە تۆزێ لە پەژارە دوورکەویتەوە. ئەوەشت پێ ئەڵێن جارجار بە خواردنەوەی پێکە ئارەقێک سامانەکە دوای نایە، دەهەستە ئیتر ڕژدی مەکە. کوڕە وتی بەگوێتانەکەم، بەڵام باوکم پێی وتوم ئەگەر خواردتەوە بچۆرە مەیخانە، ئێستاش من لەوێدا نەبێ ناخۆمەوە. وتیان باشە، دەوا بڵێ. هەستان تێکرا ڕوویان کردە مەیخانەیەک کە چوونە ژوورەوە. کوڕە سەیری کرد ئەوە یەکێک لەلایەکەوە کەوتووە و دەمی چەقیوەتە خۆڵ و خاکەکە، یەکێکی تر خۆی لە خۆیەوە هەستاوە لەو ناوەدا سەماعەکە، دووی تر لەو لاوە بەر بوونەتە سەر و گوێلاک یەک و لە یەکتری ئەدەن، یەکێکی تر دەنگێکی زۆر ناسازی پێوەیە فووی پیا کردووە، مێشکی ئەو عالەمەی بردووە بە کورتی هەر یەکە لە سازێ لێ ئەدا. کوڕە پرسی ئەم هەراو زەنایەت چییە؟ هاوڕێکانی وتیان ئاخر ئەوە ئەمانە عەرەقیان خواردووەتەوە، سەرخۆش بوون و کەیف و ئاهەنگەکەن. کوڕە وتی دەک موبارەک نەبێ، ئەمەیە بەریمەی خواردنەوە و ئەمەیە ئاهەنگ و ڕابواردن. من پارەش بدەم و ئاواشم بەسەر بێ؟ هەستن کاکە هەستن، من شتی وا ناکەم و وا خۆم گەوج ناکەم. هەرچەندە هاواریان کرد و وتیان ئەمە شتێکی وان نییە، کەڵکی نەگرت و گەڕانەوە. زۆری نەخایەن دەستە دۆستێکی تری لێ پەیدا بوو، هەموو کوڕی گەڕک بوون، هاتن و وتیان ماڵوێران ئەمە تۆ شێتیت گەوجیت چیت؟ ئێجگار بێ نەفسیش بەم جۆرە؟ خۆ تۆ شێخی سەنعانیت وا خۆتت کوشتووە، دەهەستە با بچین چاوێکت بە دنیا بکەوێ، تەماشایەکی ئەو ناسک و نازدارانە بکە کە هەموو ئەڵەی پەرین و لە بەرگی ئینسانانن، تۆزێ لەگەڵیان ڕابوێرە. جا ئەو وەختە ئەزانی کە بەری دنیا چەند خۆشە و ئەو ماوەیە تۆ هەموو عمری خۆتت بە خۆڕایی دۆڕاندووە. دەهەستە هەستە لەسەر ئەم ئەقڵە کۆنەیە بێرە خوارەوە.
با تۆزێ لە دنیا تێبگەی. لە دڵی خۆیان وتی لە سێپەندەکەی باوکم هەر ئەمەیان ماوە، ئەوانم بەگوێ نەکرد و قسەم شکان، ئەمەیان هەر ئەبێ بەگوێ بکەم و دەست نابم بۆ ئەم ئیشەیان. کوڕ و کاڵ هەرچەند لەگەڵی خەریک بوون کەڵکی نەگرت و لەگەڵیان نەچوو. ئەوان زۆریان وت و ئەم کەمی بیست. بەم جۆرە لەگەڵی خەریک بوون و هەر جارە لەو قسە غەرامیانە کە پیاو ئەبزوێنێ بۆیان ئەگێڕایەوە و جارجاریش تانوتیان لێ ئەدا، تا لە ئاخرا وایان لێ کرد کە مل بێنێتە ژێربار و لەگەڵیان بچێ. لێرەدا ئامۆژگاریەکەی باوکی کەوتەوە فکر و وتی بەلایانی کەمەوە مادەم هەر ئەچم با بە پێی ئامۆژگاریەکەی ئەو بچم. ڕووی تێکردن و وتی برا دێم لەگەڵتان، بەڵام ئەبێ بیخەینە ئاخر و ئۆخری شەو با کەس نەمان بینێ. وتیان باشە، تۆ چۆن ئەڵێیت باوا بێ، هەر لەگەڵمان بیت و تۆزێ بۆ خۆت خۆشی دنیا ببینی. ئەوەشی وت کە ئەبێ بچینە ماڵی ئافرەتێک کە لەوە جوانتر نەبێ. وتیان ئەوە لەسەر ئێمە، تۆ کارت بەوە نەبێ. شەوێ داهات و سێبەشی ڕۆیشت، ئەمانیش هەڵسان لێیاندا ڕۆیشتن. کوڕگەل شارەزا بوون، چوونە ماڵێکی ناسراو کە زۆر جوان بوو. تەقەیاندا لە قاپی ژنە نووسە بوو، خۆی لە ناو جێگا هەستا و هات قاپی بۆ کردنەوە. کوڕا کوت و پڕ نڕنایشێکی بەرچاو کەوت، ئافرەتێکی پیسی ڕەنگ زەردی گژنی نووری جوانی لە ناو چاو بڕاو، سەرکوڵم و لێوەکانی کە بە ڕۆژ سووری ئەکردن دەرمانەکەیان لێبوو بووەوە. کوڵم و لێوێکی پیس و ناشرین شوێنی گرتبوون. لەش و ئەندام و سەر و بەچکی کە بە ڕۆژ بەهۆی دەوا و دەرمانەوە کردبوونی بە چەپکە گوڵ ئێستا وەکو گوژڵکیان لێ هاتەبوو. بە کورتی دیمەنێکی هاتە بەرچاو، گەلێ ناشرینتر لە دیمەنی خات و مەیمون. وتی ئەمەیە ئەو پەلک سەوزە کە ئەتانود لە جوانیا شەوقی لە مانگ سندووە؟ وتیان ئەوە بە ڕۆژ چاوت پێ نەکەوتووە، ئێستا لە هەموو ئیش بووەتەوە نووسووە، لە ناو جێگەی خەوا هەستاوە، دیارە هەموو کەسکە لە خەو ڕاست بێتەوە هەروایە. وتی کاکینە، نووری جوانی ناگۆڕێ، پیاوێک کە خۆی بە پیاو بزانێ نایەت شوێنی ئەم جۆرە شتانە بکەوێ. ئەمە لەسەر قسەی ئێوە ناسک و نازدارترینیانە، ئەی ئاخۆ ئەبێ ئەوانی تر چۆن بن. ئێستا تێگەیشتم کە باوکی من فەیلسوف بووە کە ئەم ڕاوێژانەی بۆ کردوم. ئەوە هەر سێپلەکەم تاقی کردەوە، تێگەیشتم کە بە شوێن کەوتنی ئەو شتانە بێجگە لە پەشیمانی و نەکبەتی هیچی تر دەستگیری پیاو نابێ و ئەنجامی هەمویان خەسارەتمەندیە. ئەمەی وت و وتی خواتان لەگەڵ و بە شوێنەکەی خۆیان گەڕایەوە. ساڵێک لە کەرکووک لە مزگەوتی منارە نەخشینە یەکێک لە فەقیەکان بۆ نوێژی نیوەڕۆ ئەچێ بۆ دەستنوێژتن. کە ئەچێتە عایەبخانەکە سەیرەکە پریاسکەیەکی گەورە لەسەر دیواری ئاودەستەکەیە. هەڵی ئەگرێ ئەڵێ هەتا خاوەنی پەیدا ئەبێ گوناحە نەوەک دەست یەکێک بکەوێ نەیداتەوە. هەر ئەوەندە ئەزانێ لیرێ و لیرەیەکی زۆریشە، ئیتر نایکاتەوە بزانێ چەند لیرێ. نوێژەکەیەکا و ئەچێتە حوجرە. لە دەمی عەسرا تەماشا ئەکاوە کابرایەکی زلا بە هەناسە بڕکێ هات و ڕەنگی لە ڕووبڕاوە و شپرزە بووە. خۆی کرد بە ئاودەستەکەدا و هاتە دەرەوە، بە چەپۆک بەر بووە سەر و گوێلاکی خۆی و دەستی کرد بە گریان و هاوار هاوار. خەڵکی خوا لێ کۆبوونەوە، وتیان ئەوە چییە؟ چیت لێ قەوماوە؟ وتی خەڵکینە بۆ خاتری خوا ماڵم کاول بوو، من توجارم و غەریبم، خەڵکی حەلەبم، بۆ جەلەبکڕین هاتبووم بۆ ئەم وڵاتە، 1000 لیرەم پێ بوو، هاتمە سەر ئەم ئاودەستە دەست بە ئاو بگەێنم، 1000 لیرەکەم لەسەر دیوارەکە دانا لە بیرم چوو. ئێستا کە چوومە بازار کەوتەوە فکرم و بۆی هاتمەوە، سەیرەکەم نەماوە. ئەمەی وت و وەکو بارانی بەهار ئاو بە چاوانیا ئەهاتە خوارەوە. فەقێکە فکری کردەوە وتی ئەم پیاوە غەریبە و ئەم پارێش ئێستا بۆ من حرامە، با پێی بدەمەوە. ڕەنگ بێ دەست بەرێ لیرەیەکم بداتێ ئەیدەم بە کەوایەک، ئەو لیرە حەڵاڵە 1000 لیرەی حرام دێنێ. وتی باوکم مەگری، پارەکەت ئەوەتە لای من. هەڵسا چوو بۆی هێنایەوە. کابرا کە تەماشای کرد ئەو گرێیەی لێی داوە، گرێیەکەی نەکراوەتەوە، پارەکەی وەرگرت و لێیدا ڕۆیشت. بۆ ئێوارە هاتەوە، بانگی فەقێکەی کرد، دەستی برد تاقە پوڵێکی دایە. وتی فەقێ، ئەو پوڵە بەرە گوشە شەکرێک بکڕە و خۆتی پێ بخنکێنە. فەقێ وتی معنای چییە؟ وتی معنای ئەوەیە من 1000 لیرەم دەست کەوێ ئەیدەمەوە. فەقێ وتی برا، من لەبەر خوا کردومە، لەبەر پارە نەم کردووە. وتی پێت ئەڵێم بچۆ گوشە شەکرێک بکڕە و خۆتی پێ بخنکێنە.
فەقێ بەدەم فەقێتیەوە ئەگەڕا ڕێکەوتە حەلەب، چوو لە مزگەوتێک لە لای مەلایەکی باش بە فەقێتی دامەزرا، خەریکی عیبادەت و خوێندن بوو. کۆشکێکی زۆر گەورە دراوسەی مزگەوت بوو، خاوەن کۆشکەکە ڕۆژێک هەر سێ تەلاقی ئەکەوێ، دێتە لای مەلا کە بۆی چاک بکاتەوە. مەلاش ئەڵێ ئەم تەلاقە چاک نابێتەوە مەگەر بە مارە بەجاژ نەبێ. کابراش قبولی ناکات چونکە توجارێکی گەورەی حەلەب ئەبێ، پێی ناخۆشە ئەم ناوەی بکەوێتە شوێن، ئەچێ هەموو دنیا ئەسۆڕێتەوە، چاری تەلاقەکەی ناکرێ و ناتوانێ دەست لە ژنەکەشی هەڵبگرێ. چار ناچار دێتەوە لای مەلای گەڕەکەی خۆیان ئەڵێ بۆم چاک بکەرەوە، بەڵام نابێ کەس پێ بزانێ. مەلاش ئەڵێ هەر کەس بێت هەر ئەزانرێ، من فەقەیەکی غەریبی کەس نەناسی خەڵکی ئەو وڵاتی کوردستانم لەلایە، پیاوێکی زۆر بە دینیشە، دێنین ژنەکە لەو مارە ئەکەین شەوێک لە لای بێ و بۆ بەیانی تەلاقی ئەدا، بەم جۆرە ڕنگ بێ کەس پێ نەزانێ. کابرا بەم تەکبیرە ڕازی ئەبێ. اینجا مەلا فەقەیەکە بانگ ئەکا ئەڵێ ڕۆڵە، پیاوێکی گەڕەکەکەی خۆمان تەلاقی کەوتووە، ئێستا ئەمانەوێ بە تەحلیل چاکی بکەینەوە، لە تۆمان باشتر و ڕەزا سوکتر نەدیوەتەوە. من ژنەکەت لێ مارە ئەەکەم و 100 لیرەشت لە کابرا بۆ وەرئەگرم، ئیمشەو لە لای ئەبی و بەیانی تەلاقی ئەدەی، با کەسیش بەم کەین و بەینە نەزانی. فەقێ بەم مەعامەلەیە ڕازی ئەبێ. ئەکەوێتە ئێوارە مەلا مجەورەکە و خۆی ئەبن بە شاهێد و ژنەکە لە فەقێ مارە ئەکا. مێردی ژنەکەش لەوێ ئەبێ، پیاوێکی بەدیمەن و بۆشناخ ئەبێ. مەلا بە فەقێکە ئەڵێ ئەمە مێردی ژنەکەیە کە کەوتە بەیانی 100 لیرەکەت بۆ دێنێ. فەقێکە تەماشای کابرا ئەکا، ئەبینێ ئەمە کابراکەیە کە لە کەرکووک کیسە پارەکەی لێ بەجێ ماوە، لە پاشا پوڵێکی دایە وتی خۆتی پێ بخنکێنە. زۆر سەری سوڕمە، بەڵام کابرا ئەم ناناسێتەوە. ژنەکەش کە لەوێ ئەبێ چاوی بە فەقێ ئەکەوێ سیر ئەکا، پیاوێکی لاوچاک و شۆخ و شەنگە ئەچێتە دڵیەوە، خێرا ئەنێرێ دەستێ جلی نایابی بۆ ئەبەن بۆ حەمام و با فەقێش ئەڵێن بچۆرە حەمام. فەقێ ئەچێتە حەمام، خۆی تاسولوس ئەدا و دەستە جلێ لەبەر ئەکا و ئەچێتە لای ژنە، وەکو پادشازادەیەک بچێتە ژوورەوە ئاوا ئەبێ. ئەو شەوە لەگەڵ ژنەکەدا ڕائەبوێرێ و ژنە فەقێی بە تەواوی ئەچێتە دڵەوە. لە بەری بەیانە فەقێ هەناسەیەک هەڵ ئەکێشێ، ژنە ئەڵێ بۆچی ئەو هەناسەت هەڵکێشا؟ فەقێ ئەڵێ هیچ خەیاڵێک بوو کردمەوە. ژنە وتی نابێ، ئەبێ پێم بڵێ. ئەویش ئەڵێ فڵانی ئەم کابرای مێردی تۆ ساڵێک هاتە کەرکووک وڵاتی ئێمە، 1000 لیرەی لەسەر دیواری ئابخانەی مزگەوتێک لە بیر چوو. من دۆزیمەوە و پێم دایەوە، لە پاشا دەستی برد پوڵێکی دامێ و وتی بچۆ بیدە گوشە شەکرێک و خۆتی پێ بخنکێنە. وتم بۆچی؟ وتی 1000 لیرەی دەستکەوێ ئەیداتەوە، ئەو وەختە وا و ئێستەش وا. ژنە وتی هەروا؟ وتی بەڵێ. اینجا هاتە وەڵام وتی کەواتە ئەم ماڵ و دەوڵەتە کە تۆ ئەیبینی هیچی هی ئەو نییە، هەمووی هی خۆمە، و ئێستا منیش بە شەرع ژنی تۆم و تۆیشم ئەوێ، تۆ ئیتر من تەلاق مەدە. بەیانی کە هات بۆ ئێرە تۆیش دەست بەرە پوڵێکی بۆ فرێدە بڵێ بیدە بە گوشە شەکرێک خۆتی پێ بخنکێنە، بەم جۆرە تۆڵەی خۆتی لێ بکەرەوە. فەقێ وتی جا بەڕاستە؟ ئەویش وتی ئا. بەیانی هەر لەگەڵ مەلابانگدانە کابرای کۆنەمێرد هەڵسا چوو بۆ مزگەوت و چاوەڕێی ئەوەی ئەکرد فەقێ بێتەوە بۆ مزگەوت و ژنەکە تەلاق بدە. فەقێ هەردیار نەبوو، هەتاوکەوت فەقێ نەبوو. کابرا چووە لای مامۆستاکەی، مامۆستا مجەورەکەی نارد بە شوێنیە. ئەمیش وتی ماڵی خۆمە و ئێستا ئارەزوو ناکەم بێمە دەرەوە. کابرا ئاگری تێبەر بوو، هات بۆ ماڵەکەی خۆی. خانم وتی قاپی لێ داخن، مەیەڵن بێتە ژوورەوە. کابرا سەیری کرد، قاپی لێ داخراوە. هەر لە دوورەوە بانگی فەقێ کرد، وتی هەڵسە وەرە ئیشم پێتە. فەقێ هیچ جوابی نەدایەوە. لە ئاخرا فەقێ لە پەنجەرەی کۆشکەکەوە پوڵێکی بۆ فرێدا، وتی ئەو پوڵە بەرە بیدە بە گوشە شەکرێک و خۆتی پێ بخنکێنە. کابرا کە ئەمەی بیست پەنجەی خۆی برد بەدەما و کەوتە فکر کە ئەمە فەقێیەکەی کەرکووکە کە وەختی خۆی ئەم جەورێکی وای لەگەڵ نوان. بانگی کرد فەقێ من کردم تۆ نەیکەی. ئەویش وتی هەر ئەوە تا پێت ئەڵێم بچۆ ئەو پوڵە بەرە گوشە شەکرێکی پێ بکڕە خۆتی پێ بخنکێنە. ئیتر جارێکی تر سەری نەکردەوە بەو قاپیەدا و فەقێ کەوت بەسەر ئەو خەزنە و ماڵەدا.
پیاوێک هەبوو لە شاری سنا زۆر دەوڵەمەند بوو. تەنها تاقە کوڕێکی هەبوو، ئەویشی زۆر خۆش ئەویست، هەر شتێکی ئەکرد بێدڵی نەئەکرد. کوڕەکەش لە پارە خەرجکردن و ئاهەنگرتن خوا حەقا درێغی نەئەکرد. هەر ڕۆژێ دەستەیەکی کۆ ئەکردەوە ئەیبردن بۆ سەیران و گەڕان، بە هەموو جۆر پارەی بۆ خەرج ئەکردن، هەر شەوە کۆمەڵێکی تری کۆ ئەکردەوە ئیهێنایەوە ماڵەوە، هەموو چەشنە خواردنێکی بۆ دروست ئەکردن و بە چاکترین خزمەتی ئەکردن. هەرچەندە باوکەکەی پێی ئەوت ڕۆڵە، تۆ ئەم ماڵ و پارەیە بۆچی وا ئەدەی بەدار و بەردا؟ ئەیوت بابە ئەمانە هەموو هاوڕێ و دۆست و برادری منن، پارەیەک لە ڕێگەی دۆست و برادر نەبێ بۆچی چاکە؟ باوکی ئەیوت ڕۆڵە، دۆست ئەوەیە بۆ ڕۆژی تنگانە بەکەڵک بێ، نەک لە ڕۆژی پار و داگرتنە هاوشان بێ. من ئەمە 70 ساڵم عمرە، چوار یەکێکی تۆ دۆست و ڕەفیقم نییە، نازانم تۆ هێشتا تازە خەتی سەوز بەلێوتەوە ئاڵاوە، چۆن ئەم هەموو دۆست و برادرت پێکەوە ناوە؟ کوڕا ئەم قسانەی هیچ نەئەچوو بە گوێیدا، ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەخشان و پەخشانی ئەکرد و هەموو جاریش ئەیوت بە باوکەکەی تۆ نەتزانیوە چۆن دۆست ڕاگری، ئەمانە کە من هەموو دۆستی ڕۆژی لێقەومانن. باوکە ئیتر لە وزەیە نەما و دڵیشی نەئەها دڵی کوڕەکەی بڕەنجێنی. ئەوە ئەم کوڕەش بەم جۆرە بینی پێوە بنیە 2 ساڵی تری پێ ناچێ، پۆڵێکی بەدەستەوە نایاڵێ و هەچ ئامۆژگاریەکیشی ئەکا وەکو نەخشی سەر ئاوایە. ئاخری ڕۆژێک پێیوت ڕۆڵە، لەم عمری 70 ساڵیدا کە پێم تێناوە تەنها دۆست و نیوێکم هەیە، تۆش وا بەم 20 ساڵ عمرە زیاتر لە 100 دۆست و برادرت هەیە، وەرە با تاقییان بکەینەوە بزانین چۆنن. کوڕەوتی باشە. کەوتە پاش نوێژی خەوتنان، باوکەکە هێنای مەڕێکی سەربڕی، هەروە بە خوێنەکەیەوە خستێ تابوتێکەوە و مەوجێکی دا بەسەریە. بە کوڕەکەی وت هەستە با بڕۆین بۆ ماڵی برادەرەکانت. کوڕا شوێنی کەوت، گەیشتنە بەر قاپی یەکێ لە برادەرەکان، تەقەیاندا لە قاپی. کابرای برادری هاتە دەرگا وتی کێیە؟ کوڕەش وتی منم. دەرگاکەی لێکردەوە، ئای فڵان کەس ئەوە تۆی؟ یاخوا بەخێر بێن، دەفەرم و وەرنەژوورەوە. باوکەکە وتی وەختی هاتنە ژوورەوە نییە، ئیشێکی خراپ قەوماوە. برادر وتی خێر بێ چییە؟ وتی وەڵڵا فڵانی، هەما ئەم ئێوارەیە بە قەزا و قەدەر پیاوێکی کوشتووە، ئێستا لاشەکەمان هێناوەتە ماڵی خۆمان و نەمان هێشتووە کەس بزانی، بەدەستیەوە داماوین. لە پاشە هەمە وتی بابە ئەمەی پێ ناوێ فڵان کەس ڕەفیقمە، ئەچین پێ ئەڵێن ئەویش بێت لەگەڵمان پێکەوە لاشەکە ئەبین بۆ سەر قەبران، تا نەکەوتوەتە بەیانی ئەینێژین، ئەوە ئێستا ئێمەش هاتوین، جا لەگەڵمان وەرە بەڵکو ڕزگارمان بێ. کوڕێ برادر هەر ئەمەی بیست ناوچاوێکی دا بەیەکە وتی ئەتانەوێ تووشی گۆبەنێکم بکەن؟ نەدێم و نە هیچیش، بڕۆن خواتان لەگەڵ. ئیتر دەرگای داخست و چووە ژوورەوە. باوکەکە وتی بە کوڕەکەی ڕۆڵە قەیدی نییە با بچین بۆ لای یەکێکی تریان. چوون و لەگەڵ ئەویشە هەر وەکو خۆیان گەڕانەوە. ئەو شەوە تا بەیانی بە هەموو برادەرەکانە گەڕان، یەکیان نەبوو بڵێت باشە لەگەڵتان دێم. هەموو قاپیان داخستەوە و چوونە ژوورەوە، وتیان تەماتانە تووشی گۆبەندێکمان بکەن. کەوتە شەوی دوایی باوکەکە وتی ڕۆڵە کەسی تر ماوە لە دۆست و برادەرەکانت؟ وتی ناوەڵا کەس نەماوە، هەمویان چوین. اینجا باوکەکە وتی دەڕۆڵە وەرە من لەم عمرە پان و درێژە کە کردومە تەنها برادر و نیوێکم هەیە، با بچین ئەوانیش تاقی بکەینەوە. کوڕەوتی باشە. پاژنوێژی خەوتنان هەڵسان چوونە ماڵی نیوە برادەرەکە، تەقەیاندا لە دەرگا. خاوەن ماڵ هات وتی کێیە؟ کابرا وتی منم، دەرگا بکەرەوە. کە دەرگای کردەوە وتی ها فڵانی، یەخوا بەخێر بێن، ئەوە چۆن بووە وا بەم نیوە شەوەدا تەشریفتان هێناوە؟ فەرمونە ژوورەوە. کابراوتی فڵانی وەختی ژوورەوە نییە، هەمەی خزمەتکارت قەزا و قەدەر ئەم ئێوارەیە پیاوێکی کوشتووە، هێناومانەتە حەوشەکەی خۆمان کەس پێی نەزانیوە، بەدەستیەوە داماوی. ئێستا کە هیچ چارم نەدۆزیەوە ئەوە نەبێ کە هاتین بە شوێن تۆدا بیت لەگەڵمان بچین بۆ سەر قەبران و لە کۆڵی بکەینەوە و لەم بەڵایە ڕزگارمان ببێ تا کەس نەیزانیوە. کابرا تۆزێ فکری کردەوە و لە پاشاوتی فڵانی ئێستا تازە درەنگە، ئەترسم تووشی هەرایەک ببین، من وای بە چاک ئەزانم بچین تەرمەکە بێنینە ئێرە لە حەوشەکەی ئێمەدا چاڵێکی بۆ هەڵ ئەکەنین، ئەی خەینە چاڵەکەەوە دای ئەپۆشین و ڕزگارمان ئەبێ.
باوکەکە وتی نابێ هەر ئەبێ بیبێن بۆ سەر قەبران لەوێ بینێژین. لە پاش قسەکردنێکی زۆر پیاوەکە زانی باوکەکە بەو جۆرە ڕازی نابێ وتی بەخوا فڵانی ناوێرم لەگەڵتان بێن بۆ سەر قەبران، ئەگەر ئەتەوێ ئەیهێنینە ئێرە لای من ئەیشارینەوە، ئەگەر ناشتەوێ ناتوانم بێن بۆ سەر قەبران، ئەزانم ئەکەوینە گیری حکوومەت. باوکەکە وتی سەر قەبران نەبێ منیش ناتوانم بیهێنمە ئێرە و هەڵسان هاتنە دەرەوە. ڕووی کردە کوڕەکەی وتی ڕۆڵە ئەمە نیوە ڕەفیقەکەم بوو، اینجا با بچین بۆ لای ڕەفیقەکەم. شەو زۆر درەنگ بوو، بەری بەیان بوو چوونە بەرماڵی ڕەفیق و لە دەرگایاندا. کابرای ڕەفیق لەگەڵ ماڵ و مناڵیە لە ناو جێگەدا نووسە بوون. گوێی لە تەقەی قاپێ بوو، هەروە بەبێ ئەوەی خۆی کۆکاتەوە هات و وتی کێیە؟ باوکەکە وتی منم. خێرا قاپی بۆ کردەوە وتی ئای فڵانی ئەوە خێرە چی قەوماوە وا بەم نیوەشەوە تەشریفتان هێناوە، دەفەرمونە ژوورەوە فەرمونون. باوکە وتی وەختی هاتنە ژوورەوە نییە، شەو درەنگە، ئیمڕۆ هەمەی خزمەتکارت قەزا و قەدەر پیاوێکی کوشتووە، ئێستا ئەوەتە لە حەوشەکەی خۆمانە، هاتوین بە شوێن تۆدا لەگەڵمان بێت، بچین بیبین بۆ سەر قەبران بینێژین تا ڕۆژ نەبووەتەوە و کەس نەیزانیوە. کابرا وتی وەرنە ژوورەوە پێتان ئەڵێم. ئەمانیش چوونە ژوورەوە. اینجا کابرا چوو خۆی پۆشتە کردەوە بەبێ ئەوەی ئەمان بزانن. سێ کوڕی هەبوو لە خەو هەڵی ساندن، هەموو تفەنگ و فیشەکیاندا لە خۆیان و هاتەوە لای میوانەکان. پیاوەکە ڕووی کردە باوکەکە وتی تۆ پیاوێکی خراپی، شتێکی وا ئەوەی ئەهێنا کە تۆ ئاوا بۆی بکەویتە پەلەو ناڕەحەتیەوە، ئەبوایە هەر لە ماڵەوە منداڵێکت بناردایە خەبەری پێ بدامایە و هیچی تر. ئێستاش ئێوە ئەبێ لەم شوێنە نەبزون، من ئەوە خۆم و هەر سێ کوڕەکەم ئەچین تەرمەکە ئەبین بۆ سەر قەبران و ئەینێژین. ئەگەر ئاسمان بێتە ڕێمان ئەیهێنینە خوارەوە، تا ئێمە هەر چوارمان نەکوژرین، ناهێڵین خوێن لە لوتی بەرەی ئێوە بێتە خوارەوە و لێیاندا ڕۆیشتن. کە ئەوان دەرچوون باوک و کوڕەکەش هەڵسان دوور و نزیک چوون بە شوێنیانە. سەیریان کرد ئەوان چوونە ماڵەوە، دوو کەسیان تابوتەکەیان هەڵگرت، یەکێکیان بە تفەنگەوە کەوتە پێش و یەکێکیشان کەوتە پاشیان. هەر بەو شەوە تەرمیان برد بۆ سەر قەبران و چاڵیان بۆ هەڵکەن. لەو وەختەدا کە ویستیان بیخەنە چاڵەوە، باوکەکە چوو ناوچەوانی ڕەفیقەکەی خۆی ماچ کرد و وتی بەسە ئیتر بۆم دەرکەوت، ئەم تەرمەش هیچ نییە، مەڕە کوشتومەتەوە، ئەمە ویستم دەرزێک بەم کوڕی خۆم بڵێم و هەموو کارەساتەکەی بۆ گێڕایەوە. اینجا ڕووی کردە کوڕەکەی خۆی وتی ڕۆڵە، ئیتر ئایا بۆ دەرکەوت کە دۆست و برادر کامەیە و کامە نییە؟ کوڕە وتی بابا هەموو شتێکم وەرگرت، ئەگەر پیاو بم ئیتر ئەزانم کێ دۆستە و کێ پار و خۆرە. وتی ڕۆڵە دۆست و هاوڕێ ئەوەیە لە وەختی لێ قەومانە فریاد کەوێ، ئەگینا لە وەختی شوێنەییدا دوژمنیش هەر دۆستە. دۆست ئەوەیە گیانی خۆی لە پێناو تا بدۆڕێنێ، نەوەک هەر لە ڕۆژی خۆشیە بە دەور تابێ. ئەوە نیوە دۆستەکەی من بوو کە توانی لاشەکە لە ماڵەکەی خۆیان بشارێتەوە، بەڵام کە هاتە سەر خەتەری گیانی نەیتوانی بمان پەڕێنێتەوە. دۆستی تەواویش ئەوە بوو کە چاوت پێکەوت، گیان و ماڵی خۆی و کوڕی دانا لە پێناو منە. جا ئایا دۆستەکانی تۆش ئاوا بوون کە هەموو جار هاوارم لێ ئەکردی و بەگوێت نەئەکردم؟